یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئێمە ئەمشەو دیبێتێکمانەوێت تەدریسی لە چوارچەوەی دیبێتەکانە 100 ساڵ تاریکیە. بۆ خاترێەوەی یارانە کوردەوار بزانن ئەوەی کە ئەوانی ئیمڕۆ بەم ڕۆژەگەیان دەگە سەبەب و هۆکەی چ بووگە، ئەوەی کە ئێمە تەوانمان نییە، ئەوەی کە ئێمە هێزە ملیمان نییە، ئەوەی کە ئێمە ناتوانین لە بەرامبەرە وڵاتانێک کە سەرزەمینە ئێمەیان وا پێکردگە بوێسین تەبلیغ و پرۆپاگاندایە ئەوانە. هێز هەنە ئێمەس، دەسەڵات هەنە ئێمەس، قودرەت هەنە ئێمەس، بە شەرتێ ئێمە بزانین کێ بووگین، چه اتفاقێکمان بۆ کەوتگە، چیمان لێ قۆمیاگە و بەعدە کە ئێمە ئەتوانین بڕیار بدەین. هەر بۆیە ئەو دیبەیتە کە لە چوارچێوەی دیبەیتەکانە 100 ساڵ تاریکیە و ئێمە پێشووتر چۆنیەتیە داگیرکاریە سەرزەمینە کوردەوارمان بەحس کردگە و ئاماژەمان پێکردگە کە ئەم سەرزەمینی کوردەواری ئێمە چۆن وای لێ هات و کێ ئێمەی داگیر کردگە، ئایا میلەتێ ئێمەی داگیر کردگە، ئایا ڕەوەندێکی تاریخی هەڵساگە لە ناوت دڵە ملەتێکی گەردەنکەشا وەکو تورک و وەکو عەرەب و وەکو فارس باعیس بووگە کە سەرزەمینە ئێمە ئیمڕۆ ئەمە حاڵ و ڕۆزێشی، یا داستان شتێکی ترە، داستان مەسئلەیەکە کە ئێمەمانان لێی غافڵین. دلیلی غفڵەتەکەشی ئەوەیە ئاشکار وا لە بەردەممان، ئاشکار خەریکە چاومان پێکەوێ بەڵام دڵمان نەیگەرەکە باوەڕی پێ بکە. هەر بۆیە من ئەمشەو لە خاتراتە ئاغای هەمفەر HAMPHER بە ئەستەلاح جاسوسە بریتانیا ساڵە 1710، یعنی 310 ساڵە پێش، کە گویا ئەم ئینسانە ئەهەنرێت بۆ سەرزەمینە ئێمە و ئالەگراگەرێکی دیمانەیەک بدەن. من سەرەتا بێژم لەکوێ ئێمە لە خوێندنەوەیە ئەم کتێوانە دووچارە مشکڵەوین. مەسئلەی ئەوەڵ، ئێمە هەر کتێوێک کە ئەخوێنینەوە بێ هیچ حوزورە زەهنێک خطوتێک ئەدەینە پشتی یەکتری. هەر کتێوێک ئەخوێنینەوە بە عینوانە منبەعێ زانستێک کە زانستێکی واقعیە استفادەی لێەکەین و ئەمانە بەعس ئەوێت کە ئێمە زەهنێکی ژەڵەژیاگ و دەروونێکی ژەڵەژیاگمان لە خۆمان هەست. ئێمە ئوسولەن لە خۆمان ناپرسین فڵانە کەس فڵانە کتێ و بۆ ئەنووسێ، سەبەبی چییە کە ئەینووسێ، هەدەفی لە نووسینی ئەمە چییە. مەسەڵەن ئێوە ئالەگرا لەم کتێوە کە محسن مؤەیدی تەرجمەی کردگەسەوە بە زوانی یەدیشە فارسی، لە خاتراتە ئاغای هەمفەر و گوزارشاتە ئاغای هەمفەرە داستانێکە بینن. ئەو خەریکە بە وازحی باسە پلانەکان و تەوتەکانە دەوڵەتە بریتانیا ئەکاوە ئیواتە قاڵبە ئستعمارگەری و لە گراگەرەکی یەک نتیجەی لێ بگرێ، ئەویش دەرکەوتنە تەکە ئیسلامە. دەرکەوتنە تەکە ئیسلام زەهنە ئێمە منحرف ئەکا. ئێمە ئوسولەن چون خودە کتێوەکە تف ئەکاتە دەممان، دەست ئەکاتە گیرفانمان، ئەی خاتە ناوت دەممان، وەکو چۆن چۆلەکەیەک دیوتانە ئەم مەلانە ئەم پەلەورانە وەختێگەرێکیانە خۆراک بن بە جوجەڵەکانیان خۆیان پێشووتر ئەیخۆن و لێو ئاستفراقیەکەن و ناوی دەمە یا ئەڕشێنەوە ناوە دەمە جوجەڵەکانە خۆیان. ئەم کتێوانە مەعمولەن ئەڕشێتەوە ناوە دەمە ئێمە، یعنی لە پێشووتر و هەرچیە کە ئێمە گەرەکمانە نەتیجە بگرین ئەو نەتیجەمان بۆ ئەگرێ و ئیخاتە ناوە زێهنمان. پس ئەم کتێوە لە گراگەرێکی بێژێتی استعمارە بریتانیا بەرعەلەیه دینە ئیسلام و بەرعەلەیه قودرەتهای ئیسلامی جیهانە ئیسلام نەقشەی کێشاگە، ویسیاگە و بەرنامەی برگەسەبەرەوە. ئەمە یارانە ڕاپەڕین و یارانە کوردەوار ئەزانن. ڕاپەڕینی کوردەوارە سەربەخۆ وەختێک هات بەحسی کرد لە چۆنیتیە سەرزەمین و ئینسانە کوردی و کوردیەتە، باسی کرد کە سەرزەمینە ئێمە کێگرتی، چۆنی گرت، بە چه سوورەتی گرتی. ئەمشەو من ئەمانە بە فەکتهای ئاغایە هەمفێر ئەەکەمەوە.
پس لەگرا هەمفر نەهاتگە کە جەهانە ئیسلام زەعیفکە. هەمفر و ئەمساڵە هەمفرەکان وەکو کۆندۆگۆبینۆ، وەکو کەسانێک بە ناوی سەیاح و تاجر و بە ناوی کەسانێک بە ناوی سەفیرانە دەوڵەتە بریتانیا و فەڕەنسە و ڕووسیە هاتگنە سەرزەمینە ئێمە، لە ئەسڵا ئەمانە بنیانگوزاران و دانێرەنانە نظامە سوڵتەیە جەهانی بووبن لە سەرزەمینە ئێمە کە چوار دەوڵەتە کۆرپۆریشنیە عێراقی، ئێرانی، تورکی و فارسیان و عەرەبیان دانیە. پس بەم پێشفەرزە ئەڕۆینە بەرەو نە بەو پێشفەرزەی کە جەهانە ئیسلام قەرارە خراو بکرێ، نە، قەرارە بنیادی بنێنەوە لەسەر چی؟ لەسەر سازمەندهیکردن بۆ گوزارە بە جەهانە سەرمایەداری لە ژێرە حاکمیەتە نظامە سوڵتەی جودۆ کریستیانەتی. ئەم مقدمە واجبە کە ئێوە بە وردی لێی تێبگەن تا بفەهمن بۆچی حاڵە مردمە ئێمە واسە، چۆن ئەم سەرزەمینیانە لە دەسە ئێمە دەرهاوردگە و چۆن ئەو مەسائلەی کە ئێمە بە عنوانە ئوموراتە بەدیهی سەواد تێگەیشتن ئەیزانین سەرتاپا غەڵەتە، سەرتاپا ئاشتباس. من سعیەکەم کتێبەکە 100 و خوردەی لاپەڕەس سعیەکەم تیکەهایەکی هەڵبژێنم بە زوانی یەدیشە فارسیە، بۆم بکرێتەوە بە گۆرانی ئەیکەمەوە بە گۆرانی، بۆم نەکرێتەوە ئەکسەریەت پێم وابێ تێ ئەگەن، بەڵام شەرحەکە هەر بە گۆرانی ئەدەم. خاطراتە ئاغایە هەمفر، خاطراتە مستر هەمفر، تەرجمەی دکتۆر موحسن موعەیدی. ئاغای دکتۆر موحسن موعەیدی ئەم کتێوە بابزانن چەند بار تەجدیدە چاپ بووگە، فکرەکەم سەرەوەی 20 بار تەجدیدە چاپ بووگە. ئەم نسخە کەوا لە دەست منە مؤسسەیە انتشاراتە ئەمیر کەبیر ساڵە 1362 ساڵە 1362 بکاتە 1983. ئەم چاپە کەوا لە دەست منە 1983 ئەگەر اشتباه نەکەم. چاپە ئەوەڵ ساڵە 1361 کریاگە، ئەمە چاپە دووەمە. چاپ و سەحافی چاپخانەی سپێهر تەهران و تاران. خب بسمه تعالى وا دەست پێکە. مدتها بود که دولت بریتانیای کبیر به موضوع نگهداری مستعمرات و پابرجایی امپراتوری عظیم خود می اندیشید. اکنون وسعت این امپراتوری تا بدان جا رسیده که منظره طلوع و غروب خورشید را در دریاهای آن می توان دید. با این همه جزیره بریتانیا در مقایسه با مستعمرات بیشمارش مانند سرزمین‌های هند، چین، کشورهای خاورمیانه و نقاط دیگر بسیار کوچک به نظر می رسد. از سوی دیگر استعمار انگلیس ظاهراً اداره امور را در دست مردم از سوی دیگر استعمار انگلیس در همگی این سرزمین‌ها یکسان نیست. و در بعضی ممالک ظاهراً اداره امور در دست مردم آنجاست. کەواتە دەوڵەتە بریتانیا گەیگە بەو مەقتەعە کە گەرەکێسی مستعمرات خۆی بهێڵێت و ئەوەندە گەورە بووگە کە خۆڕەتا و نانیشێت لە ئیمپراتوریەتە بریتانیا و جەزیرەیەکی چکۆلەی وەکو بریتانیا توانی دێسی سەرزەمینهایەشی گەورە وەکو چین و هندوستان و مستعمراتێکی تر لە نقاط دنیا کۆنتڕۆڵکە. لذا
بعضی مواقع استعمار مستقیمه، بعضی مواقع استعمار غیری مستقیمه، یعنی بظاهر کسانێک لە خەڵکەکانە ئەو سەرزەمینە خەریکن ئەو سەرزەمینە ئیدارەکەن. خب ئێوە لەگرا سوالە گەورەتر لە ئبتدای خوێندن ئەم کتێوە بۆ ئێوە ئەمەسە ئوسوولەن جاسووسێکی دەوڵەتی بریتانیا 1710 ساڵە پێش ئیشێ بۆچی بێت مەتالەبەوە بنووسێ بەجێی بێڵێ کە ئێمە ئەمڕۆ بیخوێنینەوە ئزهارە تەنەفۆر بکەین لە ئیمپراتۆریەتە بریتانیا بۆ ئیشێم کارە بکە ڕێنە سەری ئەم مەتنە یەک سری کردیت و ئاعتبار و بنفیتی واتیە بۆ نظامە سوڵتەی جیهانی. اما سیاست فعال مستعمراتی به صورت کامل در آن نقاط اعمال می شود و چیزی نمانده که استقلال ظاهری این کشورها نیز نابود شود و از هر جهت تابع بریتانیا گردند. بنابراین بر ما لازم است که در چگونگی اداره مستعمرات خود دوباره اندیشه کنیم و مخصوصاً به 2 نکته توجه لازم را مبذول بداریم. 1. اتخاذ تدابیری به منظور تحکیم نفوذ دولت امپراتور انگلیسی در مناطقی که اکنون به صورت کامل مستعمره این کشورند. 2. تنظیم برنامه‌هایی برای به چنگ آوردن و در اختیار گرفتن سرزمین‌هایی که هنوز کاملا در دام استعمار نیفتادند. كلمة استعمار ووشي استعمار إما أخلطيني أوي لسرزمين إما اتفاق كوتك استعمار نية أوي لسرزمين إما اتفاق كوتك إشغال سرزمينة توسط سيستم ونظام جودو كريستيانيتي ولكنار أم إشغال سرزمينة خلقاندن ملتهای جدید بو استثمار واقعی مردمان ام سرزمینسه و نابود کردنیانه. جوری تک استعماره فرقکه، داستانی کلن فرقکه. پس ایمتین سرایم و ادامه ادین. وزارت مستعمرات انگلیس برای اجرای برنامه‌های مذکور احساس ضرورت می‌کند تا به هر یک از این مناطق اعم از مستعمره یا نیم مستعمره هیئت‌هایی برای جاسوسی و کسب اطلاعات لازم گسیل توجه بکە ئەم خەریکە ئێژێت لە ناو سەرزەمین‌هایی که مستعمرن یا نیمە مستعمرن. دەوڵەتی بریتانیا جاسوس هەنێنێ. ئوسوولەن تۆ ئەگراتە کردگەسە مستعمرە ئیتر بۆ جاسوس ئەهەنێری. ئەگران نیمە مستعمرەس حکامە کشوەرەکان وان اختیارەتوە ئیتر بۆ جاسوس ئەهەنێری. تۆ ئالەگرا بە نوکتەیە پێی ئەوەی ئەمە جاسوس نییە، ئەمە ئەندازیارە. کۆنت دۆگۆبینۆ وەختی نە تارانێ مەوجودە، نه حکومت قاجاریه موجوده، نه هاتگه به عنوان سفیر دولت فرانسه اتاران، بلکو ایشان به عنوان هاوردن نگاه جدید و دروست کردن ادیان جدید قاچخات ناو منطقه لیودوا تحت ناو سفرنامه امانه انوسید. يعني شكلك لمتصوفة، شكلك لتصوف آغای گۆبینۆ دای ئەڕژێنی و تێریتی و ئیخاتە بەردەسە ئیدەیەک لە کارمەندانە جودۆ کریستیانەتی کلیسا و کنیسە نظامە سوڵتەی جەهانی. ئەدامە دەینەمانە سپاتەکەینێمە. خوشبختانه مرا هم که از ابتدای اشتغالم در وزارت مستعمرات وظیفه خود را به خوبی انجام دادم و مخصوصاً مأموریت رسیدگی به امور شرکت هند شرقی که ظاهراً مسئله بازرگانی و در باطن جاسوسی بود. کمپانی هند شرقی بابزن ایالات متحده آمریکا
یاڵەتە ببەخشن دەوڵەتە فەخیمەی بریتانیا ئەم جێگانەی کە ئستعماری کرد لە ڕێگەی کۆمپانی و کردنی نەک لە ڕێگەی دەوڵەتەوە. کۆمپانیە هێندە شەرقی 1856 ئەگەر اشتبانەکەم لە لەندەن خۆی منحل کرد. کۆمپانیە هێندە شەرقی هەرەوە بوو و هندوستانی لەدەسەوە بوو. با من 3 نکتە لەگرا بێژم مادام واردە مەسئلەیە کۆمپانیە هێندە شەرقی بوون. کۆمپانی یعنی شرکەتە بازرگانی، شرکەتە بازرگانیە کە هندوستانی ئستعمار کرد، شرکەتە بازرگانیە کە تەمامە ئاسیای حەپەلوش کرد و ئستعماری کرد و شرکەتە بازرگانیە بە ناوی کۆمپانیە هێندە شەرقی کە سەرزەمینە کوردەواری شەق کرد. ئەمە کۆمپانیە هێندە شەرقی بوو. تێمە سەراوەی کە چۆن کاری کرد. فقط یەک بەشی لە هندوستان پێتان بێژم. بزانن ئێوە بارها بیستێکتانە کە کەسانێک وەکو ئاغای گاندی، کەسانێک وەکو جەواهر لەعل نەهڕۆ، کەسانێک وەکو محەممەد عەلیە جناح، ئەمانە کەسانێک بوون کە ئستقلالە هندوستان، پاکستان و بەنگلادشیان دەرهاورد. ئەمە بە یەک نوکتە ئەسڵن تەوەجۆه ناکەن. ئەم نوکتە ئەمەسە ئاغای مەهاتما گاندی کارمەندە کۆمپانیە هێندە شەرقیە، ئاغای محەممەد عەلیە جناح کارمەندە کۆمپانیە هێندە شەرقیە، ئاغای جەواهر لەعل نەهڕۆ کارمەندە کۆمپانیە هێندە شەرقیە. کە من لە دیوەیتەکانە ترۆ ئەمانەمە بەحس کردەگە. ئەمانە ئەنگلۆفیلن، ئەمانە طبقات ممتازە هندوستانن کە تەوەسوتە دەوڵەتە بریتانیا تعلیماتە دریاگن، دەرسیان خوێنگە ئامادە بووگن کە سەرزەمینیان پێ بسپێرن تحتەناوە هندی بوون. ئەوەی کە لە هندوستان اتفاق کەوت نە ئینقلابە مبارزاتە بدونە خشونەت بوو کە لێو دوادیتان ڕۆڵەیەکی شیرە پاک خواردەی هندی بە 3 فیشەک گاندی بە دەرەک واصل کردووە کوشتی. ئاغای گاندی و ئاغای جەواهر لەعل نەهڕۆ بڕۆن خاتراتیان خوێندنەوە تا بزان نەمانە کێ بووکن. با بزانن ئەووەڵین مبارزەیە کە جەرگی دەوڵەتی بریتانیای بڕی 1850 قیامە 1854 وەگەرشتبانەکەم تەوەسوتە مسلمانانە هندوستان بەرعەلەیهە ئستعمارە بریتانیا. لە جەریانە هندوستانە کۆمپانیە هێندە شەرقی لەگەڵ هندووەکان وە سیکەکانە بەرنامەی بوو. با بزانن دینە سیک ئینگلیسیەکان دروستیەکەن. دینە سیک شاخەیەکە لە ئیسلام، وەکو بەهائیەت و بابیەت و وەکو ئەحمەدیە و وەکو عەلی وڵڵاهی وەکو شێعە شاخەیەکە لەوە. تەنیا کەسانێک کە لە مقابڵە ئینگلیسیەکانە شەڕیان کرد فقط مسلمانەکانە هندوستان بوون. جەمعیەتە مسلمانەکانە هندوستان لە نیوە مەردەمە هند زیاتر بوو، لە نیوە مەردەمە هند زیاتر بوو. ئەووەڵین قیامە گەورە کە 1854 یا 56 گەرشتبانەکەم کە دەوڵەتە بریتانیا تووشە مشکلێکی گەورەکە، ئەمانە وادار ئەکا کە هندووەکان و سیکەکان بەرعەلەیهی مسڵمانانە هند تحریککەن. ئەو نکتەی کە بە ئێوە نایژن ئەمەسە محەممەد عەلیە جناح بۆ پاکستان دروستەکە، بۆ بەنگلادش جگەیەکەنەوە، بۆ لە تەیە دروستکردنە پاکستانە کۆچێکی گەورە ئەدەن لە مسڵمانەکانە هند بەرەو پاکستان جەمعیەتێکی ملیۆنیان لێ ئەمرێت. چی بوو؟ هەروە لە خۆیان و حەزیان پێکرد. داستان بەم ڕاحەتیەسە جەمعیەتە مسلمانان لە هندوستانە دەرسوورەتە ئستقلالە هندوستان و دانانە دەوڵەتێکی مۆدەرن لە جەمعیەتە هندووەکان و لە جەمعیەتە سیکەکان و مەزاهبەتە بیشتر بوو، زیاتر بوو و ئوسوولەن ئێمڕۆ هندوستان گەورەترین قودرەتە جەهانە ئیسلام بوو، هەروواکە قەبلەنیش بوو گەورەترین جەمعیەتە مسڵمانی تیا بوو. خۆ بەم کارە چیان کرد؟
بەم کارە تەوازونە جەمعیەتیان لەناوە خاکە ئەسڵی بەناوە هندوستان سندۆ لە مسلمانەکان، دوو تیکەیان بەناوە بەنگلادش و پاکستان لێ جگێ کردو، دوو وڵاتە حرامزادە بەدەسە جەواهر لەعل نەهرۆ و بەدەسە مەهاتما گاندی. ئەم اتفاقەکە من تێمە سەرە ئەم داستانە هندوستانە و خوێندنامەی کە لە هندوستانە چیان کرد، جەمعیەت سازیان کرد. هندوستان بوو بە معدەنە گسترشە دەسەڵاتە ئیمپراتوریەتە بریتانیا، خادمان و نەوکەرانە دەستگاهە جودۆ کریستیانەتی. بەسەرە مەچەکە سەربازانە سیک و هندوو بریتانیا تەواو مستعمراتە دنیای ئیدارە کرد، فەتحی کرد، شەڕی کرد. بەسەرە مەچەکە پارسیانە هند دەوڵەتە ئێرانی دانیاوە جوولەکە و بە هیممەتە ئەوان جەعلە تاریخ و دروستکردنە متونە دەستخەتنەوەشتە تەوەسۆتە هندیان و پارسیانە هند لە بەمبەئی و کۆمپانیە هندە شەرقی ئەنجام بوو. تێمە سەرە ئەمە وەلێ گەرەکمە ئەمەتانە بوو ئیسبات بکەم تا ئێوە لە لابلای ئەمە بفەهمن چه اتفاقی لە سەرزەمینە ئێمە کەوت، چۆن ئەم اتفاقە کەوت، چۆن ئەم گشتە دەستنویسە ناگەهان سەریان هەڵدا، ناگەهان فرق و یەکسری فرقە تازە و دینە تازە و دینە جەدید سەریان هەڵدا، ناگەهان وەهابیگەری و ناگەهان سەلەفیگەری و ناگەهان ئیخوان المسلمین و ناگەهان شیعە، هەر مەوجودیەتە تاریخی نەبووگە، ناگەهان سەربەرزێری، ناگەهان شیعە تێتە دەرۆ، معلوم نییە لەکوێ هاتکە، معلوم نییە لەکوێ هاتکە. هیچ کەس لە خۆی ناپرسێ تاریخ حوزەیە علمیە، حوزەیە علمیە تەشەیع لە ئێرانە کە ئەمانە ئیدعا ئەکەن سەفەویە ئەوڵین ئیمپراتوریەتە تەشەیع جەهانە ئیسلامە، حوزەیە علمیە لەکوێ بووگە، حجرەی دوکانەکانی لەکوێ بووگە. تاریخە حوزەیە علمیە لە ئێرانە ناگاتە 100 ساڵ و مشەخەسەن بایەتوڵا بروجەردی ناگاتە 100 ساڵ. ئەم مەردمە چۆن شیعە کریاگن، ئەم مەردمە چۆن شیعە نگەهداری کریاگن کە لە ئەوەڵین دەورەی حوزەیە علمیە 2000 نەفەر تولاب ئەگرن، لە دەورانە 1340 8,000 نەفەر تولابیان هەست بۆ تەربیەتە ئاخوندە شیعە، وەختێکە هیچ مەتنێکی شیعە مەوجود نییە. وەلێ وا ئەیشێون، وا ئەیکەنە مغۆ بشێوکە کە مەعلوم نییە چە خەوەرە لەگرا، کەس سوال ناکە لە خۆی، کەس ئەم مەدارەکە بەڕەسی ناکە. خب با بڕۆینەوە سەر داستانەکە، من وردە وردە ئەم مەسائلانە بەحسەکەم. نکتەیەکی تریش بێژم، ئەنچێ کە ئێمڕۆ بەناوە ئیسلام بەناوە مەردمەوە بەحسەکرێ پەدیدەیەکی نەوبونیادە. ئەم ئیسلامەوە هەست کە من بارها لە دیبێتەکە ئاشارەم پێکردەگە. مەردمە ئێمە تازە دووبارە کریان و مسڵمان بە کۆمەکە شەهرسازی، بە کۆمەکە تەکنۆلۆژی، دانانە مزگەوت، بە کۆمەکە مکەبرە و بڵنگۆ و ئیستفادەکردن لەوانە، بە کۆمەکە دروستکردنە مەدارەسە مختلف و هیدایەتیان، دروستکردنە شەبەکەیەک لە قدرەتە دینی، دروستکردنە ئەلئەزهەر، دروستکردنە حوزەهای علمیە، جەمعیەتە ئێمەیان سازماندەهی کرد، قەبلەن بە شەیخ و شیوخ، لێو دووە بە حوزەهای علمیە، ئەوقاف و کەسانێکی تر. لە خۆتان ناپرسن لەم حەلیمە کوردستانە وا خڕی بکەیتۆ 5 ملیۆن 6 ملیۆنە، ئەم گشتە کۆلکە مەلا ڕیشپانە ڕیشسپێونە لەکوێ هات؟ یەکێ مەخرەجیە و یەکێ مەکتەبیە و یەکێ سەلەفیە و یەکێ خوێڕیە و یەکێ تێ هەڵدریاگە و ئەم گشتە مەلاحیزە لەکوێ هات؟ بۆ ئەم گشتە مەلاحیزە تێرن؟ بۆ ئەم گشتە مزگەوتە ئەسازن؟
داستانی هەزەمە واقعیەتە سەرزەمینە ئێمە کولەن هەڵەگەڕێنەوە کولەن هەڵەگەڕێنەوە. رسیدگی به امور شرکت هند شرقی که ظاهراً مسئله‌ای بازرگانی و در باطن جاسوسی بود به منظور شناخت راه‌های گوناگون نفوذ و سیطره کامل در سرزمین هند و دستیابی به تصرف شبه قاره صورت گرفت. به سبب خوشخدمتی‌هایم در وزارتخانه موقعیت خوبی داشتم. در آن زمان دولت انگلیس خیالش از هندوستان آسوده بود، زیرا کشمکش‌های قومی و نژادی و اختلافات دینی و فرهنگی فرصت شورش علیه سیطره نفوذ انگلیس را به ساکنان شبه قاره نمیداد. در سرزمین چین نیز وضع بر این منوال بود و سوی پیروان بودا و کنفوسیوس که دینهای مرده بودند خطری انگلیس را تهدید نمی کرد و بعید به نظر می رسید که مردم چین و هند با آن همه اختلافات بنیادی که با هم داشتند در فکر استقلال آزادی خود باشند، زیرا چیزی که در این نقاط مطرح نبود اندیشیدن به زندگی و آزادی بود. آسودگی خاطر دولت بریتانیا از آرامش سیاسی این دو نقطه منطقه پهناور مانع توجه که منطقه پهناور نبود کشورها، نه به چین ایجه کشور نه به هند ایجه کشور، توجه کن، نه ایجه کانتری، نه ایجه منطقه، بم دو منطقه پهناوره بلام که تیت خوارو کشور سازی دست بیکا. پس چنین به نظر رسید که تدابیری برای جلوگیری از هر گونه تحولی در مسیر بیداری این ملت‌ها اندیشیده شود. این تدابیر به صورت برنامه‌های دراز مدت، گسترش سراسری تفرقه و جهل، فقر و بیماری در این سرزمین‌ها تنظیم و اجرا گردید. در تحمیل این بلا و بدبختی‌ها به مردم این مناطق ما این ضرب المثل کهن بودایی را دستور کار خود قرار دادیم: بیمار را به حال خود گذار و شکیبایی را از دست مده، سرانجام دوا را با همه تلخی آن دوست خواهد داشت. بزنن 50 ساڵە پێش وەبیر خۆتان بێرن و لادێکانە کوردەوارتان وەبیر بێت و کە من عەکسەکانیم دیگە وەسفەکانیم لە دیگەران شنەوتگەم. ئەکسەریتە ئەمانە ڕێگەوبانیان نەبوو، لێو دوان ڕێگەوبانیان بۆ دروستکردن تەحتەنە ئەوە شەڕەتەکە کۆمەڵ و دموکرات سپای پاسداران بنچک بە بنچک جادەی کێشا لە ژێرە ناوە جەهادە سازندگی وە جەنگە. مردمە منتەقەکە مەعمولاً ئەگەر لە شاخەکان بوایە جۆری زندگیانە کرد، یعنی ژیانە مەڕووماڵاتیان بوایە و دەرامەدە مەڕووماڵاتی و ئەمانیانە بوایە و باخداریان بوایە، جۆری زندگیانە کرد، لە دەشتەکانی جۆرێکی تر زندگیانە کرد. مردمەکە ئەمە بوو. لای کانیاوێک لادەیەکیان دروزە کرد، لە کانیاوەکە ئاویان هاوردەوە بە کونە، چرا ئەموشیەک چرا تۆڕیەکیان بوو، ماڵەکانیان ماڵی قوڕی بوو، لە ناوە ماڵەکانە جێگەیەکیان بوو ئاگرواژی تیا بوو، لەوێ تەشتێکیان بوو حەمامیان تیا کرد. ئەنچێ مەحسوڵاتە دنیای مۆدێڕن بوو کە گەیی بووە کوردەوار ئەمە بوو: یەک پارچەی فاسۆنیە ئینگلیسی، 2 قەن و شەکەر، 3 بەهارات ئەدویە. ئەمە تەمامە شتێک بوو لە شار ئەهات بۆ مردم. ئەمما مردم هەم تەمەدونی بوو، هەم قودرەتی بوو، هەم زندگی بوو.
هەم ئینسان هایەکی فەهمی دەبوون. شتێک هاتبووە ناوە ئەمانە قەن و شەکەر بوو، چای بوو، پارچە بوو و ئەمانە خۆیان تەولیدیانە کرد. یعنی تەولیدکردن ئەمانە سەخت نەبوو بۆ مەردم. ئەمانە کالاهای بوون. بەحسە 50 ساڵە پێشەکەم بەحسە 800 ساڵە پێش ناکەم کە گویا 800 ساڵە پێش تەکە 50 ساڵە پێش بۆ مەردم ئێمە هیچ فەرقێکی نەکرد، بەرقی مەوجود نەبوو. ئیمڕۆ چه اتفاقی بۆ مەردم ئێمە کەفتگە؟ مەردم ئێمە چووگە باسەوات بووگە چیەکە؟ مەسەڵەن ئەڕواتە فەزا، قەمەر سەناعی ئەهەنێری، ماهوارە ئەهەنێرێتە فەزا. مەردم ئێمە کالا تەولیدەکە، لە هەرچی شتە تەولیدەکە، تەکنۆلۆژی هەست نێسی. ئەی مەردم ئێمە چی هەست؟ چی هەز ئەمڕۆ دانەی مەریوانی سنەیی، ئەمڕۆ دانەیە گورگانی، ڕەشتی، گێڵانی، ئەمڕۆ دانەیەک مووسڵی، هەولێری، سلێمانی فکرەکە فەرقەکە تەکایشدادا ئەوە چی هەست؟ چون ئەتوانێت لە هەندێک کەرەستە استفادە بکە، سپلێتی بوێت، کولەر گازی بوێت، یەخچاڵی بوێ، گازی بوێ، ئاولوولەکەشی بوێت نای ماڵەکەیە. ئەمەسە مۆدەرنیتە، ئەمەسە تۆی گۆڕیگە، تۆ فکرەکەی فرەژیرتری لە ئەژدادە، تۆ متەمەدن بووجی. دەخۆ تۆ تەوانە تەولیدە یەک کالات نییە نێسد. چه اتفاقی کەفتگەل؟ ئمڕۆ تۆیان لە ژیانە گوزەشتت بڕیگە، فێرە مەسرفە هەنێ کالایان کردگی، تەوانە ئابووریت نییە، ئابوووریەکەتیان کۆنتڕۆڵ کردگە، تۆ ناتوانی بۆ خۆت بەرهەم بهێنیت، لەزا دەمە کردگەسەوە وەکو جوجەڵە تفکەنە ناوە دەمت. ئەوەی تۆ قاچاقچی و خۆفرۆش و دەڵاڵ و ڕەندخوەر و هەرچی کارە ئەیکەی تا سکێ بژی و مەمرە پڕکەی و تەمامە مەحسوڵاتە تۆ بووەن. سوال ئەی ئەگەر ئەم دەوڵەتانە بۆ ئێوە دروست کردیان، چۆن مەردمی ئێمە ناتوانێ دووچەرخەیە دروستکە، بایسیکلێ، پاسکیلێ دروستکە؟ بۆ ناتوانێ؟ سەبەبی چییە کە ناتوانێ؟ ئێمە ئەحمەقین، ئێمە گەوجین، ئەوەنەی تایوانیەکانمان لێ نایێت، ئەوەنەی کۆرەیەکانمان لێ نایە، فرە گەوجین. ئەی بۆ ناتوانین سارۆخێ دروستکەین؟ ئەی بۆ ناتوانین تفەنگە بەڕنەوێ دروستکەین؟ بۆ ناتوانین؟ چییە بەڕنەوە دروستکردن چییە؟ دوو دانە تراشکار بێرە هەرچی شتە دروستەکا بۆت. بۆ ئێمە ناتوانین ئەم شتانە دروستکەین؟ دلیلی هەست. تۆ ناوێ ئەم شتانە بتوانین دروستکەی. دروست نەکردیاگین کە ئێمە متەمەدنین، فکرەکەی متەمەدن بووین، هاتکینە ناوە دنیای مۆدێڕنیتە. ئێمە لە دنیای مۆدێڕنیتە فقط چی فێر بووین؟ کاولکردنە خۆمان. هەتا توانیکمانە هێزمان لە خۆمان سندگە و هەتا توانیکمانە خۆمان داگەسە دەسە ئەوەی کە سوارە ملمان بووگە، سوارە سەرزەمینمان بووگە. پس اتفاق عجیبێ نەکەوت کە ئێمە کاولتر بووگین. ئازادیمان نییە، لە ماهیەتە خۆمان گۆڕیاگین، هەچێکمان نییە، واین ناوە عەدەمە قەتعیەتە، معلومیە هەین نیەین، نە بە ژنمان دڵمان خۆشە، نە بە مناڵمان دڵمان خۆشە، نە ڕەوابەتە قەوم و خێشیمان ماگە، هەچێکمان نەماگە، هەچێکیش نین. نە بازرگانە گەورەین، نە سەنعەتە گەورەمان هەز، نە وڵاتێکی قودرەتمەندمان هەز، نە هێز واوە دەستمان. ئێمە بۆ واین؟ چون فاسدین؟ نە، نەخۆشیان کە تا مەجبور بوون بە دەرمانە تاڵ ڕازی بوون. چۆن نەخۆشیانەکەی؟ مەردمە لادێکان کۆچ ئەدەی بەرەو کرماشان، بەرەو سنە، بەرەو سەقز، بەرەو سلێمانی، بەرەو هەڵەوجە، بەرەو مەریوان. چیان پێەکەی؟ نە کارخانە هەست، نە تەولید هەست، هەچێ نییە. ئەیانکەیتە کۆڵوەر، ئەیانکەیتە کوپن فرۆش، ئەیانکەیتە دەڵاڵ، ئەیانکەیتە ناوی بازاڕی دۆلارە کە ئەڕۆن کالای چینی تێرە نەیدەن و خەڵکی ماتەڵی مەعاشن پوڵە نەوت بگا بەرەبەرە ئەکەونە فرۆشتنە لەش فرۆشی، خەدەماتە توریستی. دەرمانە بێپوڵی چییە؟ دەڵمانە ژیانە بەختەوەر چییە؟ پولت بوێ. پوڵ چۆن وەدەستی؟ تویشی خەدەمات بەی. یەکێک لەو ڕێگانە خیلی ڕاحەتە، تۆ بڕۆ کاسبی بدۆزەرەوە، شرکت دانێ، کۆمپانی دانێ، کۆمپانی خەدەماتی دانێ، بڕۆ بۆ پرسە و پۆ بۆ مەردم بگرە، خەدەماتە جنسی بدەوە مەردم. ئاوا مەردمی لە بنیاد و نابوو دەکەن. مەردمێکە حازر نییە بە جاسووسی، حازر نییە بە نابودی، خۆی نابودیە خۆی ڕقم ئەدا بە ئەینوانە دارویە دەرمانە چی؟ فەقر. دارویە دەرمانە چی؟ بێپوڵی، بێکاری.
داروی دەرمانە نەبوونە خۆشببختی سەعادەت بۆ مردمانێک کە جاهل کریاگەن ئامەدانە جاهل کریاگەن لەگرا دەستێک وا لە پێشۆکە نایەڵێتەوە بۆ دروستکردنی ماشینی چییە؟ 4 دانە فیتر 4 دانە مەکانیک بێرە کرماشانی و سلێمانی بیان دەقە یەکتر و بهتەری ماشێنە بۆ دروستەکەن بۆ ماشین دروستکردن چییە دەی؟ چییە ئێمە ناتوانین ماشینێ دروستکەین؟ چ نەفرە پیچیدەیەکە پس ئالەگرا وەختێ ئێژێت بیمار را به حال خود گذار و شکیبایی را از دست مده سرانجام دوا را با همه تلخی دوست خواهد داشت تو ئێشێ نەخۆش بکری وەختێ نەخۆش کریای دەرمانەکە قبوڵەکەی ئێشێ نەخۆشت کەنە وەڵبەفە خاز نەخۆش بوویت تا بتوانن کۆنترۆڵت کەن تا بتوانن کۆنترۆڵت کەن کاک فەردینە فەرەجی وەکو تووتی قسەت کرار مەکەرەوە من دیڤەیتەکانم لە پاسۆخە بە 300 ساڵ کاوڵکاری ئەم سەرزەمینەسە قاوەخانەم دانەنیاگە بۆ دەمەتەقە تۆژۆکی براکەم هەر قسەیەکت هەست یارانە ڕاپەڕین مەوجودە نەتوانی بڕۆیتەکیانە قسە بکەی ئزهارە فەزڵێکت هەست بڕۆ ناو پەیجەکەی خۆتابی کە براکەم چایخانەی شەعب نەهاتگی ما با وجودی که با بیمار دیگری یعنی دولت عثمانی چندین قرارداد به سود خود امضا کرده ایم ئێمە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ نەخۆشێکی ترا بە ناوی دەوڵەتی عوسمانی چەند قەراردادمان ئیمزا کردەگە ئالەگرا ئەهەمیەتە مەتن ئاغای هەمفەر بۆ ئێوە دەرەکەوێ ئالەگرا ئاغای هەمفەر دەسی کردە ناوە گیرفانی ئەو ساکەگەرێکیان و سێحر و جادوو بکەن هەنێ و وردیانە خوێن ئەجی مەجی لا تەرەجی ئەجی مەجی لا تەرەجیەکی کرد ناگەهان ئیمپراتوریەتە عوسمانی سەری دەراورد ئەمە خاسیەتە ئەم مەتنەسە ئەم مەتنە نەهات کە دەسە بریتانیا بۆ تۆ ڕوو بکا کە چیەکە بریتانیا ئەم مەتنە هات کە تاریخ بۆ تۆ بسازێ ناگەهان ئیمپراتوریەتە عوسمانی سەربەرزەکاتەوە تێتە ناوە تاریخ ئەوە ئیمپراتوریەتە عوسمانی هاتە ناوە تاریخ دانێ نەخۆشی لەگرا وا لە ئەگرا ناوی ئیمپراتوریەتە عوسمانیە دەی تەواوە ئیمپراتوریەتە عوسمانی جەمعیەتی بە ئەندازەی مسلمانانە هێند نییە تۆ چۆن توانی کتە مسلمانانە هێند ئەستعمارکەی ناتوانانی دەوڵەتە عوسمانی بشکێنیوە تەبەیتە لەسەریە بە خۆت و بە ڕووسیەت و بە فەڕەنسەت و چۆن ناتوانانی تەبەیتە لەسەری فرا قۆدرەتمەندە گزارشە ئەم شەڕ و لەشکرە جەڕار و عوسمانی کێ ئەیداوەیەوە تاریخ نگارانە غەربی جوولەکەی دانوەیەوە بۆیە عوسمانی بۆ ئێوە ئەوێتە حەقیقەتە مطلق ئالەگرا ئاغای 1710 دەوڵەتە عوسمانی بۆ تۆ سابت کرد مەوجودە تەواو هەروە لە خۆی و مەوجودە لەسەرەوە ئەم گشتە قسەیە کرد وەڵات تۆ فکرکەیت و ئینگلیسی فرە چەپەڵن و سەگ باوکن و هاتکن جەهانە ئیسلام لە بەهێن بووەن بۆچی لەبەر خاتری ویسە تفکاتە ناوە دەمت کە دەوڵەتە عوسمانی مەوجودە ئەو قسانەیە کرد تۆ ئەمە قبوڵکەی خۆپ دەوڵەتە عوسمانی ئەوێتەوە حەقیقەتە تاریخی بۆ تۆ ئەما پیشبینی کارشناسان وزارت مستعمرات آن بود که این امپراتوری در کمتر از 1 قرن به کلی سقوط خواهد کرد. پیشبینی کارمندان مستعمرات ئەمە بوو کە ئەم ئیمپراتوریە لە 1 قرنا سقوطەکە لە بینەچی
نا تۆ تازە خەریکی بەردە بنیانە ئەم ئیمپراتوریە دانی تۆ ئەندازیاری هاتکی ئیمپراتوریە عوسمانی بسازی هەروە کە تێیتە ناوە سەرزەمینە ئێمە قاجاریە دروست ئەەکەی پس تۆ ئالەگرا لەسرە کاغەز ئیمپراتوریەتە عوسمانی تەئید کرد لە کاتێکا تو هاتکی عوسمانی دروستکەی تێمەسەری هەر لە نووسینەکەی خۆیان ما همچنین با دولت ایران هنوز لە ناوی ئێرانە طبق نظر ئەم ئێشێ ئەو وەختە ناوی مەمالکە مەحروسەی قاجاریە بێت نە ناوی حکوومەتە ئەفشاریە بێت زەندیە بێت ئەم خەیلێ بەرتر لە ڕزاخان لە ناو خاتراتە خۆیە لە 1710 ئێژێ دەوڵەتە ئێران تەوەجۆکەن خات ئالەگرا دەوڵەتە ئێرانیش واردە تاریخ بوو دەوڵەتە ئێران واردە تاریخ بوو هەم دەوڵەتە عوسمانی واردە تاریخ بوو هەم دەوڵەتە ئێران واردە تاریخ بوو ما همچنین با دولت ایران قراردادهایی سری متعددی امضا کرده بودیم سری و جاسوس‌ها و مأموران ما در ممالک اسلامی زیر نفوذ عثمانی‌ها نفوذ یا حاکمیت کامیان زیر نفوذ عثمانی‌ها و در ایران همچنان به کار خود سرگرم بودند با اینکه در راه هدفهای دولت انگلیس موفقیت‌هایی به دست آورده بودند و در ترویج فساد اداری و رشوه‌خواری و تهیه وسایل خوشگذرانی پادشاهان با زیبارویان تا حدودی بنیان این حکومت‌ها را پیش از پیش متزلزل کرده بودند. یعنی چون پاشاکیان ژنبازو متزلزل بوو ئەی حرم سلطان سلەیمان قانونی چی 200 دانە ژنی تیا بوو کەس فریان ناکەوت سەرە بوو بۆ پادشا شەوانە ئەی ئەم حرم سەرای سەڵاتینە مقتەدەرێ کشوەرهای ئیسلامی چی ئەوانە کارێوە بوو گشتیان کارێوە بوو کارێوە بوو ئەمانە ژنبازوون چون پادشایان ژنبازوو خراو ئەم قسە زانی بۆکە ئەم قسە ئیستا بە تۆ خوۆش تێ حەزی لێەکەی بەڕاستی و ئیسلام کەسیفە و بەڕاستی و خلافەت فرە کەسیفە و خلافەتی مەوجود نەوگە خلافەتیان دروست کردەگە تۆ ئیستا بە عنوانە تۆ کاورای سەبەنا بنەجوو کاورایە ئەرمەنی کاورایە تورکەمەن کاورایە جوولەکە ئیمڕۆ هەڵەگەڕێت و ئەمانە کاتە دەستاویز بۆ چی کاتە دەستاویز بۆ خاتری وەی ئەم سوڵتە ئیمڕۆ هەسیان نگهداریکەن ئەنا ئەو سامانە ژنباز نەوەگەن نەوەڵە خۆ هەڵی ناگرین نەگرگە جدیدەن ئینگلیسیەکان ژن ئەهنێرنە ناوە حرەمە سڵتانیش هەڵوەخت ناکە ماشەڵڵا ئەم لا ئەوە و تێرێ ئەم لا ئەوە ئەو تێرێ ئەچی ئەو وەختیشە وایە گران نەوگە تا حدودی بنیان این حکومت‌ها را پیش از پیش متزلزل ساخته بودند اما به دلایلی که اشاره خواهیم کرد از نتایج ضعف حکومت‌های عثمانی و ایران به سود خود چندان مطمئن نبودیم مهمترین دلیل آن عبارت بود از 1. نفوذ معنوی اسلام در مردم این نواحی درۆەکەی وەکو سەگ درۆەکەی مردم ئێمە تازە مسلمان بووگن بەم شکڵە جەدیدە بە تایبەتی ئومەتە کوردیە ئێمە بە عنوانە شەریعەت هیچ وەخت ئیسلامیان قبوڵ نەکردووە نە مەلایە مەوجود بوو نە مزگەوتێ مەوجود بوو
حەج لادێ مزگەوتی تیا نەبوو. درۆکەی حەج کام لە باوە گەورەکان و دایە گەورەکانە ئەم ئومەتە کوردیە ئەقاید محکەمە ئیسلامیان نەبوو. مێر خاسون، ژن خاسون، ئەخلاق کوردیان بوو، لە کوردیەتا بوون. تەکە خواژەم ڕابتیانە نەوو ئەم ئیسلامە جەدیدە ئێوە فێردان کردگە. ئیستا ئەزانی تۆ بۆم گشتە مەلا ڕیشپانە سپێوینە ژێرە دەسە ئەو قافتێریتە دەرەوە. مەراکەزە مختلفە دینی دروستەکەی ئەمانە تازە موسڵمانن. ئەنا ژنە ئێمە ڕووسەری نەداوە سەریە باوەڕکە فێسیەدا سەروەنیە وەست زڵفەکانی شۆڕە کردەوە. باوەڕکە کۆنتڕۆڵ نەبوو، کەس کۆنتڕۆڵە کەسی نەکرد. ئەخلاقە کوردی حاکم بوو. دەورانێک کە مەردم موسڵمان ئەوێتۆ دەورانە مزگەوت سازی بە کۆمەکە بۆڵانگۆوە. بۆڵانگۆ کاورای مەلا قسەکە لە ناو ئاواگیە شیڕێنێ مەردمەش نەفن. تەبلیغات و گوستەردە مەوجود نەبوو. ئەوانەی کە خەڵکە منتەقەی مایدەشتن، ئەوانەی کە خەڵکە منتەقەی ڕوانسەرن ئەزانن هەتا دەوران جمهوری ئیسلامیش مزگەوت لە حەج لادێکە نەبوو. بڕۆم پرسن. نفوذ معنوی اسلام در مردم این نواحی که از نیرومندی و ثبات کامل برخوردار بود و میتوان گفت که یک مسلمان عادی از نظر مبانی اعتقادی با یک کشیش مسیحی رقابت میکرد. دروغی وەکو سەگ دروغی. هەر مسلمانێکی عادی بۆ خاطر مەبانی اعتقادی بەرابەری یەکرد تەکە قەشەیەکی مەسیحیە درۆەکەی. تۆ درۆەکەی، تۆ ئالەگرا خەریکی ئادرسە ئینحرافی ئەدەی کە ئێمە فکرکەین تۆ هاتکی ئیسلام لەبەین بووی. تۆ تازە هاتکی ئیسلام بێری. ئەو ئیسلامە بێری کە خوات گەرەکتە. ئیسلام یعنی خانش تۆ لە مەتنە قورئان. ئیسلام یعنی ئەو شتانە کە محەممەد المستەفا وتیە. نه، یعنی خوێندنەوەی تۆ لە مەتنە قورئان. خەڵک بەمە ئێژێ ئیسلام. تەوەجۆکەی ئیسلامە کاورای سەلەفی، ئیسلامە کاورای وەهابی، ئیسلامە کاورای ئیخوانی، ئیسلامە کاورای شیعە. تەوەجۆکەی ئەمانە هەر کامیان یەک جۆر ئیسلامن. کام ئیسلام؟ کام ئیسلام؟ ئیسلامە کوردی؟ ئیسلامە کوردی لەگرا درۆ ئەکا ها، لەگرا درۆیە گەورە ئەکاتە ناوە پاچەت. هەر موسڵمانێ لە ناسینە ئاعتقاداتە خۆی بەچی بە کامە دەستگاه سازماندهی کریاگە دینی چه شەکڵی کە ئوموراتە ئەو قافەگرایە وەردەڕێوە کێ ئەی وەردەڕێوە 300 ساڵە پێش. کامە مەرکەز مەلایە هەنارد بۆ هەرشی لە حەدیث حقوقی ئەوە ڕێوە بۆ مەلاکانی کێ؟ چۆن مەردم لە لەحاظ و ئوسولە ئاعتقادی و گشتێکیان نەزانی؟ درۆ ئەکا لەبەر خاتری ئەوەی کە گەرێکی ئستفراق کە بڕیشێتۆ ناوە دەمە تۆ بێژێت ئەم کارانە گشتی بەرعەلەیهە ئیسلام کریاگە. معلوم نییە کام ئیسلام؟ کام ئیسلام؟ ئیسلامە ئەو لەتیف سەلەفی، ئیسلامە مامۆسا عەلەوی. کام ئیسلام؟ ئیسلامە ئاغای موفتیزادە، ئیسلامە ئایەتوڵا مەردوخ. کام ئیسلام؟ کام ئیسلام؟ ئیسلامە شیوخە نەقشبەندی یا شیوخە قادریە. کام ئیسلام؟ کە مەردم تیا لە ئاعتقاداتە فرەفرە مهم بووگەن. معلوم نییە تێنە سەری. اینان به هیچ عنوان دست از دین خود بر نمی داشتن. چون دست از دین خود بر نمی داشتن؟ یعنی چون ئەمانە بە هیچ جۆرێ دەستیان لە دینە خۆیان هەڵ ناگرت. دلیلی چ بوو؟ دلیلی ئەوە بوو نژادیان فەرقیە کرد. ئەگەر نژادیان فەرقیە کرد ئەی داستانە حەملەی عەرەب بەمانەوێت و چی؟ ئەمانە بە هیچ ئەمانە کولەن ژنێتیکیان واسە دەست لە عەقیدەی خۆیان هەڵناگرن. تۆ بە کامە شمشێر دەتوانی ئەمانە مەجبورکەی بوونە موسڵمان؟ بە کامە شمشێر؟ ئەمانە بە هیچ شێوەیە دەست هەڵناگرن. یعنی نژادیان واسە یا خودە ئیسلام واسە. خودە ئیسلام واسە. خودە ئیسلام با پێتۆ لێو نایێتۆ.
ئالوودەی بووی ناتوانانی دەسی لێ هەڵگری ئەمەسە چۆن کارەکە نه ئەمە هەروە تفیە کاتە ناو زەهنەتەوە دەی ئەمە ئەگەر قەرار وێ نژادە ئێمە ڕەگەزە ئێمە جۆرێکوێت کە ئێمە نەتوانین دەست هەڵ ناگرین لە معتەقەداتە خۆمان باوەڕەکانە خۆمان واتە ئیسلامیش نەیتوانی گە باوەڕ خۆی باوە ئێمە نەیتوانیگە چون ئێمە دەست هەڵ ناگرین لە معتەقەداتە خۆمان بە هیچ شێوەیەک چون تۆ ناتوانانی ئەم کارە بە ئێمە بکەین ئەی چۆن سەعدە ئەبی وەقاس کردگێسی ئەم کارە ئەی چۆن عومەرە بن خەتاب ئەم کارەی کردگە چۆن ئەم کارەی کردگە جواو نییە خۆدە ئیسلام واسە ئەی چۆن نێودا ئیسلام 2000 و خوردێ فرقەی لێکەوتەوە زەیدیە و مالکیە و ئیمامیە و شافعیە و حەنەفیە و ها بیدەرە دەمی یەکتری ئیسماعیلیە و نەقشبەندیە و قادریە و شعوبیە و بەلی ئیسماعیلیە و زەیدیە و بچۆ 2500 فرقی واتیا خۆدە ئیسلام واسە درۆکە درۆی مەحەزەکە پس ئەمە مەتنێکی تاریخ سازە تف ئەکاتە زەهنەتەوە ئیستا تۆ بینی ئەکسەریەتی قسەهایە کە مردم تحتە ناوە قسەهای مبارزاتی و ضد ئیستیعماری ئەیکەن لە تریبونە مزگەوتانە و حیزبە سیاسیانە گشتی تفکریاگە قەبلەن تفکریاگە سەدەمیان گشتی هەماهەنگ شدەی نظام سڵتەی جەهانیە بۆیە تۆ بینی ئیخوان المسلمین بۆ دروستەکەن سەید جەمالدین ئەسەدابادیت بۆ دروستەکەن ئەلقاعیدەت بۆ دروستەکەن داعشە بۆ دروستەکەن حجەتیەت بۆ دروستەکەن بەهایەتت بۆ دروستەکەن بابیەتت بۆ دروستەکەن تەکیەی سەیبراکەت بۆ دروستەکەن شاه ئیبراهیم ئەیوەتە بۆ دروستەکەن سیکە بۆ دروستەکەن ئەحمەدیە بۆ دروستەکەن قەشە زیبا ئەی خونجێن بۆت ئەم مردمە دەست هەڵ ناگرن پدەر سوختە لە عەقایدیان بەڵام عەلی محەممەد باب 1840 ئیعلامە بابیەت ئەکا دوای 7 ساڵ کە ئەمرێت شۆڕشە بابیە تەمامە سەرزەمینە کوردەواری گرتگەسەوە لە مازندەران شۆڕشە لە خوزستان شۆڕشە لە تەورێز شۆڕشە پەدەر سوختەی کڵاو بەردار چۆن کاورە لە 1840 لە ناوە مردمانێکی معتەقدی باوەڕمەند بە دینە ئیسلام بە 7 ساڵ گڕی وا هەڵ ئەسێنێ جنبشی وای گەورە دروست ئەکا کە حکوومەتە قاجاریەوە ناسریە ئەکەونە دەست و پێ وەزەیان فرەخراوە هەرچی تاجر و هەرچی کاسب و هەرچی پوڵدار و هەرچی نوخبەز ئەوێتەوە بەچکە بەهایی بەچکە بابی ئێمە 5 ساڵە لە قەرنە 21 و بە سوورەتە منسەجم شۆڕشێکمان خستکە سەڕێ تا ئیستە بە قاڵێک نەوگەسەوە عوزب ڕاپەڕین کە تەوانە ماڵیەکی بوێت چۆن تۆ توانیت ئەم گشتە تاجر و گەورە و ڕەجولە سیاسی بێریتە پشتەخوات ڕەجولە دینی بێریتە پشتەخوات ئەلێ مەحەمەی باب مردم فرایە تەقاداتیان محکەم بوو خەیلێ ئەم مردمتە لەکوێ هاورد ناگەهان وەکو قاچک سەریان هەڵداوە بە ناوە بابیە و بەهائیە و میرزا حوسەین عەلی لەکوێ هات زاهر الزهور شتێکی واسە زاهر الزهور چییە هەمان دووناودونە زاهر الزهور هەمان دووناودونە هەمان بەکتاشیە و عەلەویە و ئیزیدیە و عەلی وڵڵاهی و ئەمەسە عەلی محەممەدی بابیش هەرەوەیژی زاهر الزهور زاتە خوداوەند زهور پەیاکە متەجەلی ئەوێ لە وجودە ئینسانەکانە و لە هەرچی گەورەس متەجەلی ئەوێت ئەمە عەلی محەممەدی بابێژیتی ئەمە تەمامە فرەقە تەکایایە عەلی وڵڵاهی ئێژنی شیعەیش ئێژێ خداوەند دەر عەلی بن ئەبی تالب متەجەلی شد ئەی ئافرین باریکەڵڵا تێنە سەرامانە گشتی دەربەینە موسڵمانان پەیرەوانە مەزهەبە تەشەیوع کە در سەرزەمینە ئیران سکوونەت دارند ئەز حەیسە عەقیدە و ئیمان ئوستوارتر و تەبعەن خەتەرناکترن لە بینە موسڵمانەکان شیعەکان کەوانە سەرزەمینە ئێرانە لە ئێعتقاداتە خەتەرناکتر و ئوستوارترن
بازم درۆزن خوار و ڕەشکە شیعەیە ئەسڵەن مەوجود نییە لەم سەرزەمینە ئێمە ئەسڵەن مەوجود نییە شیعە دروست ئەکرێ لێ دووە لە تەیە پرۆسەیە 300 ساڵە دروست ئەکرێت تەوەجۆتان کرد ئێران شیعەیان فرە خەتەرناکن فرشتێ مهمێکن لەگەڵ شیعە زهور ئەکا لە ناوە تاریخە شیعە لەگرا زهور ئەکا پس ئەم مەتنە تا ئەم دقیقە چی کرد بۆ ئێوە ئیمپراتوریەتە عوسمانی دروست کرد دەوڵەتە ئێرانی دروست کرد مەذهبە قەدەر قودرەتێک گەردەنکەشە شتوریە بەناوە شیعەی دروست کرد کە مقاومەتە سەنگینەکە لە بەرامبەرە جەهانە کوفرە مەسیحیەت و یەهودیەتە شیعە بە هەرەم شیعانە ئەکسەریان ئەوونە و بەهایی شیعە پەسا لەگەڵ شیعەیشی بۆت متەوەلد کرد ڕادیکالیزمێکی ئەمیقیشی داوە شیعە شیعەیان مەسیحیان را بە کولی کافر و نەجس میدانند بە پندار شیعە یک فرد مەسیحی مدفوع متعفنی است که هر مسلمان باید آن را از میان بردارد ولی شیعیان لناو حسینیه سب عایشه سب عمر سب عثمان سب ابو بكر كان سب عيسى مسيح ناكن اتفاقا نا حسين اين عيسى خوين خواز نا اتفاقوانيه نا اشتباكي تمام مراسم ومناسك شيعة قريري لمسيحية جيلياقا نعم خب من ام تيكانا ردكم دو دین اسلام بنابر سابق تاریخی دین زندگی سیادت و آزادگی است لەگرا تبلیغ و ئیسلامەکە کاورا تبلیغ و ئیسلامەکە و پیروان راستین اسلام به آسانی تن به اسارت و بندگی نمیدهند درۆکە وەکو سەگ کە لێو دووە اتفاقات تاریخی نیشانیدا تەنیاندا خراویشتەنیاندا بە تایبەتی وڵاتانە عەرەبی خراوتەنیاندا بە تایبەتی تر سەرزەمینهایە کە پڕ بوون لە مەلایین مسلمان درۆکەی لەگرا یەک عامل مەوجود بوو کە ئێوە لێ ئەترسیان خەیلی سەنگین بوو بۆتان کوردیەت خەیلی سەنگین بوو ئەو کوردیەتەوە بوو بە دیوارە قەیرە قابل نفوس تۆ نەت ئەتوانی بە دەستگاهە سیستەماتیک بێتە ناوی بە حکوومەت و بە لەشکەر بێتە ناوی بارها لە توول ئەم تاریخە تەوتەئەت کرد بێتە ناوی نەتوانی بە گەردەنکەشی و بە ساحێوداری بێتە ناوی بۆیە مەجبور بووی وەرەقەکە هەڵبگەڕێتەوە ئەوەی کە بەری تۆ ئەگرێ لە منتەقە ئیسلام نییە کوردیەتە کەما ئینکە ئیسلامی هندوستان بەری بە تۆ نەگرت دوو مەخاومەتە بچووکی کرد بەری بە تۆ نەگرت ئیسلامە مەراکش بەری بە تۆ نەگرت ئیسلامە سوودان بەری بە تۆ نەگرت مسر بەری بە تۆ نەگرت ئیسلامە عەرەبستانە سعودی بەری بە تۆ نەگرت پس ئالەگرا ئادرسەکە غەڵەتە هەڵەداوە شان و باڵ ئیسلامە غرور عظمت‌های گذشته به گونه‌ای بر وجودشان حاکم است که حتی در این دوران ناتوانی و فتور هم دست از آن بر نمی‌دارند. ما قادر نیستیم که به تفسیر خودسرانه تاریخ اسلام بپردازیم. اما ناتوانیم هەروە لە خۆمانەوە تاریخی ئیسلام تەفسیر کەین. با ئێوە توانیتان خاستوانیتان تمام تواریخ اسلامی ئێوە نووسیکتانە تمام تواریخ اسلامی یهودی نووسیگەسی تەبەری تاریخی لە زمانێکا نووساگە کە خەت مەوجود نییە لە دنیای ئیسلامە خەت کە بتوانی کەتابەتی پێ بکەی بنووسی مەوجود نییە
پێنووس موجود نییە و خەتە عەرەب تەوانی نووسینی کتێ و حتا قورعانی نییە. چۆن ئەم ئاغای تەبەریە دوای 400 ساڵم کتێبێ نووساگە، دوای 200 ساڵ 250 ساڵ لە مەرگە محەممەد کاورایە تەبەری خەڵکە مازندەران چۆن محەممەدە جەریرە تەبەری ئبنە نەدین چی جوولەکە نییە کێم کتێوانەی نووساگە ما بعدەن تەمام ئەم تەواریخ ئیسلامیە کێدایە دەرەوە مەردمە ناسینی کێدایە دەرەوە ئێوە لە گۆشەی مزگەوتەکان و هاتە دەرەوە یا لە ناوە دانشگای کەمبریج و ئەکسفۆرد و سۆربۆن هاتە دەرەوە لەکوێ هاتە دەرەوە تاریخە ئیسلام بەڕاحەتی ناتوانین دەست بۆینە ناو تاریخ ئیسلام با خەیلی ڕاحەت دەستان بگەسە ناوی تاریخ ئیسلام خەیلی قەشەنگ وسونە کەس نازانێت چه خەوەرە وسولان کەس نازانێ عەلی بنی ئەبی تالب چۆن تەکە ئایشە ئوم المؤمنین و عەشەرەی مبەشەرە شەڕەکا و دویان نەکوژێ لەو شەڕە خودە عەلی بن ئەبی تالب عەشەرەی مبەشەرەس تەلحە و زوبەیریش عەشەرەی مبەشەرەن پێغەمبەر ئیسلام و عەدەی داگە هەر لە ئیستەوانە بەهەشتا دەی چۆن دانەیە عەشەرەی مبەشەرە دوو عەشەرەی مبەشەرەی ترا کوژێ لەگرا کێ قاتڵە کێ بەرحەقە کێ باتڵە کێ ئەم تاریخە مەگەر ئێوە نەتان نووسیگە بە عنوانە ڕوویدادە تاریخی ما از هوشیاری، دوراندیشی و تحریکات حکومت‌های ایرانی و عثمانی در امان نبودیم. ئێمە لە وشیاری و عاقبەت ئەندیشی و تحریکەکان حکوومەتە ئێرانی و عوسمانی لەگرە ناو حکوومەتە ئێرانیەکەیش نایری هەنوو ناوەکەی مەوجود نییە نازان ناوی بنێنە چی ئێوە بڕۆن تعقیبە شەجەرەیە قەجەڕیە بکەن ئێوە نازان قەجەر لەکوێ هاتکە ئەم قەجەرە سەگبابە لەکوێ داکەوت کەسە زەمین لەکوێ هاتکە بنیان لەکوێ ئۆتێت کەی هاتکن چۆنە ناگەهان زوهور پەیاکەن وەکو زوهور چەنگیزخانە مقل لە تاریخە ئەرێ ئەم مغولە حەج ناوێکی نییە لەم تاریخە لە پڕێکە 700 ساڵە پێش ناگەهان ئیمپراتوریەکی عەزیمیان لێ تێتە دەر و تەواو دنیاگرن ئەرێ بابەمانە لەکوێ بوون دادوێکە ئەکرێتەوە لە پڕێکا بوویتۆ کوڕێ ئەجە دیوارە چینیان لە بەرامبەرە حەملەی مغول دروست کردەگە دەی خۆیشی لە ویکیپیدیا نووساگەسی دیوارە چین 500 ساڵ بەر لە میلادە مەسیح دەستی پێکردکە بە دروستکردن تا قەرنە 17 میلادی دەیانێ ئینسانە دروست لە 500 بەر لە میلادی مەسیحە تا قەرنی 17 یەک جارە مقولە حەملەی نەکردەم سەرزەمینەمانە هەر دیواریان دروست کرد قەرارە بێت مغول کەی قەرارە بێت مغول کەی قەرارە بێت تۆ ئێشێ ئەم دیوارە چینە تەبدیلی بکەی بە دیواری لە بەرامبەر نفوز تۆ دیوارە چینە لەسەر شاخێکا دروست کردەگە کاورای لەشکرە مغول وەسە تۆ لەسەر شاهۆ دیوارە چین لەسەر شاهۆ ڕەوەوێ کاورا تا قولەی شاهۆ چووگە پدەر سوختە 20 متر بەقەی دیوارەکەی توان ناتوانێ باز بە ناتوانێ ئەو چینی داگەسە شاخە شاهۆ چووگەسە سەرۆ بڕۆن عەکسەکانە دیوارە چین تەماشا بکەن گشتی بەسەر شاخ و داخۆدانریاگە یعنی لەشکرە مغول تا پای دیوارە چین چوو تا پای دیوارەکە لەسەر قولەی شاهۆ چوو ئەم 20 مترە ناتوانێ بقونێ بەری پێ ئەگرێ چییە بە ماهوارە و سەتەلایت خەبەریان ئەدا لە شانگهایە و لەشکر بەهەنێرن دەی خۆ تۆ لە مەسیرە 1500 کیلومتریە کە تۆ ئیدعاکەی 10,000 کیلومتر دیوارە 10,000 کیلومتر دیوارە چۆن ئەتوانی فۆرن سەرباز گوسیلکەی لە بەرامبەرە لەشکرە جەڕاڕ مقولا بێزێ کە تۆ مەجبور بووگی لە 500 بەر لە میلادا تا قەرنە 17 میلادی ئەکاتە چەند قەڕن ئەکاتە 2200 ساڵ تۆ دیوار سازیەکەی 2200 ساڵ تۆ دیوار دروستەکەی ناگەهان مقول زوهورەدەن بۆ مغولێشێ زوهور بن تا
شوێنەوارە ئەم حکوومەتە حیزانەی وا هاتکن لەم ئێرانە حکوومەتیان کردگە پاک بێت و معلوم لێ ئەمانەی مشت مغلوبن و هاتبن و بۆیە دیوانیان نەوگە و باخیان نەوگە و کاخیان نەوگە بۆ خاترێمەی تورک لە سەرزەمینە ئێمە دروستکەی ئەم تورکە لەکوێ هات مشتی قەبایل لە شمشێرکێش بوون عاملە ئینسجامیان چ بوو وەڵا قانونەکەی چەنگیز بوو یاسا سێ کەلەمە یاسا بعد ئەم یاسا بە جوولەکە خستیانە ناوە دەمە ئێمە خەڵکە ئێمە ئێژێ یاسا و قانون خۆمان ئێژێ یاسا بۆ خاتریویتە قەشەنگ حەقیقەتە تاریخیەکە قەشەنگ حەقیقەتە تاریخیەکە بسەلمێ و کەسم سوالانە لە خۆی نەکا وەڵام من لەشکرێکم بردگەسە قولەی شاهۆ 20,000 نەفەر ئێستا 20 متر دیواریان ناگە بەردەمم بەرزە 20 متر 30 متر ناتوانم وەقەیە بکێشمە سەرەوە ناتوانم ئەگەڕێم بۆ وەڵا برا ئافەرین ئافەرین دێکامە و گەسە هوشیاریە دەوڵەتە ئێران تۆ هەنووز ناوی نازانی و ئەو ئێژی عوسمانی و مێژی دەوڵەتە ئێران چی قاجاڕیە چی زەندیە چی ئەفشاریە چی مەحمودیە چی سەفەویە کامە دەوڵەتە ئێران مەوجود نییە هەنوو دروستیان نەکردێ و حاڵیتانە هەنووز دروست نەوگە پێشی دەوڵەتە ئێران هەنووز ئەگرا مەمالەکە مەحروسەی قاجاڕێژ ناوی نییە هەنووز پەرشیاش ناوین دەوڵەتە ئێران بعد ئەمانە چه ئەقداماتێکی دوورەندیشانیان کردگە بەر عەلەیهێ ئیمپراتۆریەتە بریتانیا چیان کردگە هیچ علمای اسلام نیز سبب نگرانی ما بودند مفتیان الازهر و مراجع تشیع در ایران و عراق هر کدام چون مانع بزرگی در برابر مقاصد استعماری ما جلوه می کردن این علما کوچکترین وقوفی از تمدن و علم جدید و اوضاع و احوال امروز نداشتن بعضم درو اکی خیلی درو زنید مرکز الازهر جدید و تأسیسه هیچ حوزەیەکی علمیە و علەما سازی لەناوە جیهانە شیعە مەوجود نەوگە جیهانە شیعەیە مەوجود نەبووگە حوزەهای علمیەیە ئێران کۆرپۆرێشن ئێرانی عمریان ناگاتە 100 ساڵ و مشخصەن بە ئایەت الله بروجردی سازماندەهیەکرین بابزانی لە جیهانە ئیسلامیشا تا قەرنە هەشتم هیچ خەتێ تەوانە کتابەتە کتێوی نییە خەت تەکمیل نەوگە ئەم شێعە هیچ مەتنێکی نییە کار ئەکێشێتە جێگەی ئێوە ئەکەونە درۆ دروستکردن کە گویا ئەم ئاغایە شا ئیسماعیلە سەفەویە هەر لە خۆیەوە بووە شێعە بعد نەفەقی شێعەی بوو نە کتێوی بوو نە ئوسول و ئەقایدی بوو حەچێکی نەوە چوو لە جەبەل و عاملە لوبنان ئاخونە شێعەی هاورد کولەینی و مەجلسی و شەیخە بەهایی و ئەمانە گشتی وەکو کامە شێخ وەکو شێعادیە تێ هەڵدریاگەکەی یەزیدیەکان و ئەویش خەڵکی لوبنانە و ئەویش عەرەب لوبنانیە جوولە کەس شێخ عادی ئەوەی ئیزیدیەکان وەکو شێخەکانە منتەقەی خۆمان بنەماڵەیە شەیخە تەریقەتە نەقشبەندیە بارزانی معلوم نییە لەکوێدا کەفتن ئەمە چۆن بوون بە شێخ کێکردنیە شێخ تەیە کامە مەدارجیان کرد لە کامە مەدرسە دەرسیان خوێند ئاسەوار و کتێوەکانیان دابێنن بیخوێنینەوە معلوم نییە وەکو تەریقەتە قادریە ئەرێ ئەمانە لەکوێ ئەم سەیرە سلووک و دەرسیانە خوێند ئەم بنەماڵەیە تاڵەبانیە چۆن تەریقەتە قادریان چۆن ئەمیانە طريقة قادرية يعني طريقة نقشبندية شيخ عبد الله النهري وشيخ سعيد بيران أمانة كين لكوي هاتقن إدامة دين تاي وبفهم أمانة كين شورش هاي كردي نعم شورش هاي كردي نية أما شورش هاي يهودي مسيحية بر عليه أمة كردي وكرديات ئەمانیشە مشتێ بە نەجوو مەسیحین تێنە سەری
کتێوە کار کە مەیلی بێ دەتوانێت بە خۆی داونلۆدی کا من بۆ خاتریەوەی دیبیتەکە فرە توولانی نەوێت لە مەسائلێک کە مەترەحیەکە بەحسەکەم تیکە تیکە. خب ئێوە دیتان ئەم ئاغا کارێکی شتە جێگەیەک ئەچێتە ئەستانبوڵ و هەنوو سێ کەلەمە تورکی نازانێ ئەڕواتە لای ئەحمە ئەفەنی تەکە ئەحمە ئەفەنیە مباحسات فەلسەفی قورعانیەکە تا فێرە قورعان بوێت لای ئەحمە ئەفەنی لای نەجارێکا کارەکە ناوی خالدە خالد لە خالد بنە وەلید و گیریاگە وەلێم کا خالدە نێربازە تەماعەکە لەما تەحتە ئەم ئاغا ئەمە لە شیرینێن لەواتی تەکابکە ئەم گزارشە دات و لەندەنێژێ خالد گەرەکێ بەرمەن دخول کنێ لە بریتانیا جوایوێ دات و ئێژێ ئەگەر واجبە بوو کارەکە بێڵە بام کارە بکە ئێجەست دنیاوە دەورە سەرمە و سووریا هوە وتم ئەمەیتر چ مەملەکەتێکە گەرەکێ من ما تحتم لەگرا لەسەر منافع ئەوان دابنیم داستانی واتە تۆ بیخوێنی تۆ حەزی پێ بکەی و پێ بکەنی بێژی بەڕاستی بریتانیا چەپەڵە و جیهان ئیسلام خێری قەشەنگە و تێتە تەوسیفاتە ئیسلام و مسلمان و قوستنتریە و گشتێمانتە بۆ زلەکاتەوە زلیەکاتەوە زلیەکاتەوە گشتی زهور ئەدار نایمەتنەکە تیکایەکی خوێنەوە در نخستین روزهای ورودم به شهر با روحانی کهنسالی از اهل تسنن آشنا شدم. با من بەر لەوەی کە بڕمەناوە ئەمە و تیکە کەوتم بۆتان بخوێنمەوە کاورا لە کەشتی داوەزێت لە لەندەن و هاتکە لە کەشتی داوەزێ. یەک دقیقە با منەوە فەکتە بێرمەوە. واتە در سال 1710 میلادی وزارت مستعمرات انگلستان مرا مأمور جاسوسی به کشورهای مصر، عراق، ایران، حجاز، استانبول مرکز خلافت عثمانی نمود. ئێوە دیتان ئەم نە بە چین وتی کشوەر نە بە هند وتی کشوەر. ئەسەن کشوەرێ بە ناوی عێراق موجود نییە، کشوەرێ بە ناو مصر موجود نییە، کشوەرێ بە ناو ئێران موجود نییە. حجاز بیاوانێکە 1905 نەفەر جەمعیەتێسی سەرزەمینی نەجد و حجاز کە ئەمڕۆ پێژن عەرەبستانە سوقوتی. عەرەبستانە سوقوتی بە ناوە ئالە سعود و ناو نریاگە کە بنە جوولەکەی دۆنمین تورکن بنەماڵەی سعود. ئەم ئاغا ساڵە 1710 مەئموریەتی پێدریاگە بچێتە حەجاز کشوەرە مەسر ئالەگرا کشوەرە حەجاز کشوەرهای حەجاز ئیستانبول مرکزە خلافەت بڕوا. ئۆکێ ئالەگا دیتان دووبارە استفراقی کردە ناوە دەمتان کشوەرسازی بۆتان کرد 310 ساڵە پێش بەحسە کشوەرە عێراقەکە بەحسە کشوەرە مەسرەکە country. بله. مأموریت من جمع آوری اطلاعات کافی به منظور جستجوی راه‌های در هم شکستن مسلمانان و نفوذ استعماری در ممالک اسلامی بود. مأموریت موگسه ضعف مسلمانەکان بدۆزێتەوە. ئەمتانە لەبیروێ چوون لە خوار و نەغزیەکە ئەم هاتکە زعف بدۆزێت و ئەربابەکەی پێئیژێ بڕۆ چی بکە دێمە مەئموریەتەکەی تۆ لەغف کردە و خۆ تۆ هاتکی زعفەکان بدۆزیتەوە. جائسە گوێبن. واتە مأموریت من حاوی 2 قسمت بود. نخست فراگیری زبان ترکی که در آن هنگام زبان رسمی مسلمانان آن دیار بود. دروزن خوار روشکا زبان ترکی اصلا موجود نیه. موجودیت لکتاوکی تو اپیاکا ایوه اچن زبان ترکی دروز کن مشت جولکی پدر سوخته. زبان ترکی زبان رسمی بود. که مثل قانون عثمانی بیرم زم چون زبان رسمی این سرزمین بود. دیم اگر خلافت عثمانی خلافت اسلامی نوگه چون زبان رسمی زبان ترکی بوگه. زبان رسمی لکی و موجود هات. زوان رسمی لنا و امت مسلمانه کی موجود بوگه کی.
خب ئالەگرا دووبارە تفێتری کردە زەهنە لەبیر نەچێ هامەچێ تورکی فێر بوێ پس ئێستا واقعیەتێ بە ناوی زوانە تورکی موجودە ئیمپراتوریەتە بە ناو عوسمانی موجودە 310 ساڵە پێش ئەمە ئاغاچێ زوانە تورکی فێر بوێ بۆ چون زوانە تورکی زوانە ڕسمیە سەرزەمینە عوسمانیە بابی خوێنەوە من فقط چند واژە تورکی در لندن ئاموختە بودم تەوەجۆ بکە من فقط چەند وشەی تورکی فێر بووم لە لندن چەند وشە مەرهەبە تەشەککورێ دیریم مەسەلەن ریجای دیریم کاچپارە مەسەلەن ئەمە فێروگە ئێستا بەمە گەرە کەسی بێتە ناوە تورکیە جاسوسی بکاماغا تەوەجۆ بکەن پس از زبان ترکی بایستی زبان عربی، قرآن و تفسیر و سپس زبان فارسی را یاد می گرفته. ام هاتکه هم زوان ترکی فێر بێت هم عربی قرآن و تفسیر و هم زوان فارسی دوو زوانەکەی تر موجود نیەن تێدروسیانکە و ئەمما ئیسلامەکە قرارە ئیسلامەکە ئەو جۆرە بخونجنن کە قرارە بخون نە محەممەد المستەفا موجودە نەمەعلومە مەتنەکانی وا لەکوێ نەمەعلومە محەممەد المستەفا چۆن قیامی کرد ناگەهان ئەیدێ ئەوە ساحەوی و کتی و چاپەکەن و قورئان چاپەکەن و لە مسرە ئەم قورئانە 100 ساڵە پێش ئێژن ئیتر 70 ساڵە پێش فکرەکەم ئەم قورئانە ئیتر قورئانە واحدە كل مسلمانان ئێشەی لەم قورئانە استفادە بکە ئێوەش فکرەکەن ئەمانە بەر عەلەیه ئیسلام خەریکن فعالیەتەکەن شەڕیانەتەکە ئیسلامە و خواڕی ناکرێ و هاتکن ئیسلام نابودکەن نەخێر ئەو ئیسلامە کە مەردەمە ئێمە قبل زەمانە بوو تەکە ئەم ئیسلامە ئێوە ئیمڕۆ ئەیناسن و ئەوەی کە ئەمانە گوزاریشێدەن ئاسمان تازەوی فەرقیسی ئەمان ئیسلامێ دروست ئەکەن کە کاریان هەست بەم ئیسلامە لەذا تەشویقی ئەکەن تەرویجی ئەکەن تەبلیغی ئەکەن شرایط تەرویج و تەبشیری مهەیا ئەکەن خۆی لەگرا ئێژێت ناگفته نماند ناگفته نباید گذاشت که یاد گرفتن یک زبان با تسلط کامل به قواعد ادبی و گفتگوی فصیح درست آن زبان تفاوت دارد. من مأموریت داشتم که در آموختن این زبانها آنچنان مهارتی به دست آورم که بتوانم مانند مردم آنجا صحبت کنم. یاد گرفتن یک زبان در مدت 2 یا 3 سال ممکن است، اما تسلط به آن سالها وقت و فرصت می‌خواهد. بله. و من مجبور بودم این زبانهای بیگانه را به گونه‌ای فراگیرم که هیچ نکته‌ای از قواعد و رموز آن فروگذار نشود و هیچ کس را توانایی آن نباشد که در ترک یا ایرانی یا عرب بودنم شک کند. توجه بکن لسر کلمه ایرانی فارس بودن موجود نیه لگرا فارسی موجود نیه ترکی لگرا موجود نیه بنا چقم ترکانه کین لکویات کن موجود نیه معلوم نیه معنی کین پس از چند ماه مسافرت طولانی و خسته کننده سرانجام به دارالخلافه عثمانی رسیدم و پیش از پیاده شدن از کشتی نام محمد را برای خود برگزیدم. فرا خوش داستان خوشی کو چیرو که قشنگی کو برلو داوزی لکشتی که ناوی خوی نیا محمد است. اگر داوزی ناوی خوی بنیا محمد چه اتفاقی کو معلوم نیه. اترم قصبو که لبروی تامو ترشکی فرا بکاو تو حزیبی کی داستان که فرا واقعی و فرا قشنگ و حزیبی کی ناو خوی نیا کاحمه. به محض ورود هر او لحظه که وارد بوم به محض فرود يعني هرو لحظة ورودم کرد هاتمناو لكوئيل استانبول بمسجد جامع شهر رفتم تواو استانبول مزقوت جامعي شي هاس ما بقي مزقوتا كان كإمرو قشتي لوي موجودين قشتيان كنيساي قديمية رومية كانن
بەناوە مزگەوتە ئەیا سوفیە و ئەحمەد سڵتان و ئەمانە ئەیفرۆشنەوە بڕۆن تەماشای مێعماری و بەناکانیان بکەن ئەزان چ خەوەرە. دەریغ لە مزگەوتێک کە نیشانەی عەزەمەتە 700 ساڵەی حکوومەتە عوسمانی بدا کە مەوجود نییە، هیچێ مەوجود نییە. بڕۆن موزەکانە تۆپقاپی ئەستانبوڵ بوێنن، بچن موزەکانە تریان بوێنن، شمشێرە پێغەمەرە ئیسلامی واتیە، مەدفوعە پێغەمەرە ئیسلامی واتیە، مەدفوعە مبارەک، ڕیشە پێغەمبەر ئیسلامی واتیە. بەڵام کەوشە ئیمپراتورە بیزانتینی تیانیە و سوڵتان حەمەی فاتح کوشتگیسی تیانیە. مەدفوعە پێغەمبەر ئیسلامی واتیە، کەوشەکەی ئیمپراتورەکە و حەمەی فاتح کوشتی نییە، مەوجود نییە. ئەم عەزەمەتە مەوجود نییە. بەچۆ یە مشت ماکت و توڕەهاتیان لەوێ دانیاگە و یەک مشت کەتیبەیە یەدیشنویسە فارسی نویسیان دانیاگە لەوێ نیشانە لە عەزەمەتە ئیمپراتوریەتە تێ هەڵدریاگە خەلیفەیە مسلمانانە سنی عوسمانی. ئالەوێ بۆ تۆ تاریخ سازیەکەن قەشەنگ لە زەرفە 300 ساڵە گوزەشتەی تۆ دیت ئاغای هەمفر HAMPHER ئەم ئاغا 1710 لەوێ 310 ساڵە پێش. ئەڕاتە ناو مزگەوتە جامع. ئەیافەرین کا مزگەوتە جامع نایژی بە مەحز پیادەبوونی شوە ناو مزگەوت و ئەس پاکیزەگی و نەزم و تەرتیب و ئیجتیماع موسڵمانان دەرەنجا واقعەن لەزەت بردەم. بۆ خاترەوەی تر خاص باوەڕکەی لەگرا ئیسلامێ مەوجود بووگە و لەگرا خەلیفەی موسڵمانانێ مەوجود بووگە و سەموڵێ مەوجود بووگە ئەسەموڵێ مەوجود بووگە. ئەم ئاغا باسە تەمیزی و پاقژی و ئیجتیماعی موسڵمانانەکە ئەم حەزی پێ بکەین و بەڕاستی لەولا متەنەفر بووین لە ئیمپراتوریەت و لە متەنەفر بووین لە جاسووسێکی کەسیفی ئاواوە ئەوەنە نادرووسە ئەوەنە ئیتر ئێمە ئینسانهای خاسێکین مەجبورەوێ بەعزی ماوەخە خاسیەکانمان بێژێت. ئێمە نازانین لەکوێ ئاوسمانەکە کورم داستانە گشتی دروست. ئەمانە تێنەم سەرزەمینە ئێمە تیا حکوومەت دروستکەن. ئێمە گشتی کۆکەنەوە جەممانکەنەوە کوردیەت لە ناو بووەن بمانکەنە نۆکەریان مەڕووماڵاتە خۆیان. داستانەکە ئەمەسە. بۆیە بە مەحزە ورود ئەچێتە مزگەوتە جامعە تۆ حەزی پێ بکەی. بەناگەهان در دل گفتم چرا ما میخواهیم چنین مردم پاک دلی را آزار دهیم. کاورا هەر هیچ اتفاقی نەکەوت و داوەزی وتیە مردمە پاک دڵن. لە خۆی سوعالی کرد ئێمە بۆ گەرگمانە مردمە پاک دڵانە خراوکەین. و بخاطری وەسەیت تو تەواو عاتفە بگری و دڵە بقوڵێ و بۆ خۆت تۆزی دوو گوڵە فرمێسک داڕژێنی و چ ئینسان های بەڵبەختە مەزڵومێکی. و چرا پیوسته برای سلب آسایش و درهم شکستن آنها کوشش میکنیم؟ ئەمە ئیتر فکرە گشت کەسێ فکرەکە لەم جیهانی ئیسلامە و لەم سەرزەمینە خاوەرمیانە بەرنادرووسیە بریتانیا و ئستعمار و بەرکەشوەرانە غەربی ئشرافە کامڵی هەست. نە ئشرافە کامڵی نێم قسانە خۆی فێرە دەکا وا لە بەرنامە کاک مەبدەیان کردووە سجنەکە کاورا هاتوو شعاریە دایی و چیتانەوێ جەماوەر نان و جەواز و ساوەر. مەبدە وتی ئەوە چییە و دروشمە حیزە چییە؟ کابرای پۆلیسەکە وتی بەری دەخۆمان فێرمان کردگە چاکترین دروشمە چیتانەوێ جەماوەر نان و جەواز و ساوەر. و خەریک قەشەنگ دروشمە خاتە ناوت دەمت ئەو خۆی خەریکەم قسانە بۆ تۆوەکە خۆی خەریکە فێرەکە تۆ نافەهمی داستان شتێترە. اتفاقەن ئەم هاتکە مەردەمە ئێمە موسڵمان کات و ئەو شێوەی کە ئەو گەرەکێسی ئەو نا موسڵمانە کوردەکە نە کوردیەتەکە لەذا سلسلە سازیت بۆ کات دوو خاندانە یەهود دوو دەوڵەتی یەهود زوانە یەهودسازە تورکی زوانە یەهودسازە فارسی بۆت ئەکاتە مەئمورە دوو دەوڵەت کە ئەم دوو دەوڵەتە قەت بکەنە سەر جیهانە ئیسلامە کێ
دەوڵەتە جوولەکەی دۆنمیە تورکی دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی ئیدامادەین پس ئەمە هەر لە ئیستەوە هیچ کام لەمانە مەوجود نەوگن ناوە دانەوە دانایان تێرێت آیا مسیح این گونه کارهای ناشایست را تجویز کرده است؟ اما فوراً این وسوسه های شیطانی دائما بجنی اوه چه کثیفه این وسوسه های شیطانی و خیال های باطل استغفار کردم و بیاد آوردم که مأمور وزارت مستعمرات بریتانیای کبیرم و باید مأموریت خود را به تمام معنی انجام دهم و ساغری را که چشیدم تا آخرین جرعه بنوشم لاوە ئەمانە گشتی فکر شەیتانی بمنوتم ئەمانە پیای خاسیەکن و دڵیان پاکە و خواهری ناگرێ نه شەیتانی بوو کەوتو بیرم من مأمور مستعمرات بریتانیای عزما و کەبیر و ئێستا ئێشێ مەأموریەتە خۆم جێبەجێ بکەم تەوەجۆکەن ئەمانە بۆچییە ئەمانە داستان پەردازیە تا ئەو شتێک کە گەرەکیسی موفق بوێ لە مەتنێکا بیکاتە ناو زەهنەتەوە لەگراگەرێکی چی بکاتە ناو زەهنەتەوە لەگراگەرێکیسی واقعیەتە تاریخی ئیمپراتوری عوسمانی بکاتە ناو زەهنت لەگراگەرێکیسی واقعیەتە تاریخی دەوڵەتە ئێرانی بکاتە ناو زەهنت لەسەر چی وێسیاگە لەسەر بڕێ واقعیات ئەو بڕێ واقعیاتە چییە ئێمە دوژمنە ئیسلامین و ئیستعمارگەرین بەڵێ ئێوە هەم ئیستعمارگەرن هەم هەرچی شتە بە عنوانە ئەبزار بەکاری ئەوەن لە ڕاستای دەسەڵاتە خۆتانە ئێوە سەگی هار لێتانی نەداگە لە خۆتان و لە ئیسلام قینتان بێ ئیسلامێ کەوا لە نیەتە کارەکانە ئێوە و مەقاسەدە ئێوە جێبەجێەکە خەیلێکیش مبارەک و خەیلێکیش قەشەنگە خەیلی قەشەنگە مشکڵە تۆ لەگرا ئیسلام نییە مشکڵە تۆ کێشەیەکی گەورەترە لەگرا تۆ هاتکی سەرزەمینە کوردەوار وا بە درێژاییە مێژوو نەتانتوانی بە هیچ لە تاریف الحیەلێ بیگرن و ئومەتە کوردی لەبین بوون و ئاغازە تەمەدون لە سەرزەمینە ئێمە بوو و تەمامە نەگاه جەهان لە ئێمە دزریا و ئێوە جەهانە ئینقیادتان پێ دروست کرد ئێستا هاتن سەرزەمینە کوردەوار حەپەلوشی کەن ئینسانەکانی نابودکن کوردیەت بکوژن بۆیە تۆ هەر مانۆڤرە دەی ئەم حەقایق بخەیتە ناو زەهنە مەردم و مەردم فکرکە ڕازەکەی و خەڵکە زانێت تۆ چەپەڵی و خەڵکە زانێت تۆ پیاوکوژی و خەڵکە زانێت تۆ نادرووسی و لێگەرەکتە ئادرسە دوژمنیەکە ئشتبابەی بە ئیسلام وانە تۆ لەگرا زوانە فارسی دروست کرد ملەتە فارسە دروست کرد دەوڵەتە ئێرانە دروست کرد کشوەرە عێراقە دروست کرد کشوەرە مسرە دروست کرد کشوەرە حەجازە دروست کرد دروستە کرد بە عنوانە حەقیقەتێکی تاریخی تەف بکردە ناوە زەهنە ئێمە بەڵێ تەکە ئەحمەد ئەفەنیا ئاشناوێ در نخستین روزهای ورودم به شهر با روحانی کهنسالی از اهل تسنن آشنا شدم او احمد افندی نام داشت و عالمی وارسته و بزرگوار و نیکو خصال بود من در میان کشیشهای خودمان مردی به بزرگواری او ندیدم دوباره بۆ خاتری ئەوەی کە تۆ حەزب کەی و بێژی ئەمە حەقیقەتە تاریخیە ئەحمەد ئەفەنیە لە گیرفانی دەرتێرێت شووەکەوە شان و باڵیا و پیاخاسە بوو کوڕەخاسە بوو فرئینسانێکی باش بوو لە کشیشەکانە خۆمان خاسترە ئەو هەر وەختی لەگرا بەحسە کشیشەکانەکە گەرەکی کڵاوێ بنێتە سەرتان ئێوە وەختی گەرەکتانە قسەیە بکەن و خاڵۆکانتان وەلای دایکتانەوە هەروە ناڕۆنە قسە بکەن ئەوەڵدافە دوو قسەوە مامۆکانتانەکەن لێ و دوا دایکە شانی شل کرد و ئەویش دووی و تۆ مامۆکانە تۆش دانێ ئەگری تۆ قەی خاڵۆکانە تەواوی تە دایکە ناتوانێت قسە بکە ئێستان بۆ خاتری ئەوەی ئەحمەد ئەفەنی بکاتە ناو زەهنە تا تۆ واقعیەتە ئیمپراتوریەتە عوسمانی و ئەمانە کولەن فرامۆشکەی و تۆ ئەمە گشتی چووگەسە ناو زەهنە ئێستەوە شان و باڵی ئەحمەد ئەفەنیە هەڵەدا تەوەجۆکەن ئەمە بۆ ئەوەسە من در میان کشیشهای خودمان مردی به بزرگواری او ندیده بودم او شب و روز به عبادت مشغول بود و در بزرگواری و وارستگی به محمد صلی الله میمانست بابا انگار ئەمە لەگەڵە پێغەمبەر ئیسلامە نان و پیازی خوارگە دەی تۆ ئێژی من هاتکەم قورئان و تەجوید فێر بووم و ئیسلام فێر بووم تۆ چۆن زانی ئەحمەد ئەفەنی لە محەممەدەکە ئەگەر تۆ نەگەرەکە خەڵکی بخەڵەتێنی لەگرا عاتفەی مەردم دەرگیرکەی عاتفە دەرگیرکەی ئەحمەد ئەفەنی و نە پیایە خاسێک و ئەو محەممەدە دەی تۆ نە محەممەدە ناسی نازانی ئیسلام چه شکلیە تۆ ئاتکی لای ماغا فێر بووی تۆ ئەم قسە بۆ ئەەکەی
ئەم ترشیاتە ئەم تامە ترش و خۆشە و ئەیخێتە ناوی دەڕاستای تەئیدێ هەبوونە ئیمپەراتورە عوسمانی زوانە تورکی حکوومەت و دارولخەلافەی عوسمانیە و تو خەریکی ئەمە ترشیاتی تێکی ترشیاتەکە ئەمەسە بەهاراتە لێداگە و ترشی خوێ لێدەیت و ئاوە قەشەنگ بچێتە ناو زەهنە مەردم خوا هەڵی ناگرێ ئەحمە ئەفەنی پێی خاسێک و ئیستا حەوڵە ماجەرای ئەحمە ئەفەنی ئەدامە ئەدا ماغا ئەژێ مەرا ئەی جەوان احترام و پەزیراوی تۆ بەنابەر دەراویری واجب است ئەحمە ئەفەنی ئێژێ من بەم دەلیلانەم گشتە خەدەماتەوە تۆ ئەدەم باوەڕکەم خۆشم جوولەکە نییە ناو دەلیلی هەست دەلیلەکان چین یەک تۆ موسڵمانی و موسڵمانان با هەم بەرادەرند یەک چون تۆ موسڵمانی و موسڵمانەکان تەک یەکدیە بران باڵێ دوو تو مهمان شهر مایی و پیامبر صلی الله فرمود مهمان را گرامی دارید تو میوانی تو پیغمبر وتی میوان عزیزه و حبیبه اما دو سه تو طالب علمی و اسلام احترام طلاب را توصیه کرده است تو های بشوین علم و اسلام سفارشی کرده که احترام بنین با کسانی که طالب علم تو میخواهی به کسب و کار حلال بپردازی به مدلول حدیث کاسب حبیب خداست و تو گرفت کاسبی حلال بکی و به مدلول حدیث کاسب حبیب خواست من بم دلایل احترامتو فره اگرم یعنی ام آغا احترامتو و مردم استانبولی و اگرد او اسمولا و مرکز خلافتو و روژ سودانی تو تیتو روژ مصری تیتو روژ کردی تیتو گشتی غریب است تیتا اوی ام آغا گشت ام کارانی بو گشتی اکرد ئەمە گشتی بۆ خاتری ئەوەسە تۆ ئەم داستانە حەزی پێ بکەی ئەم داستانە داستانێکە کە خەریکە ئیسری چت ئەخاتە ناو زەهنەتەوە واقعیاتێکی واتە ئەمما خەریکە جعلیاتێک ئەکاتە ناو زەهنت بەرنامەکانی ئەکاتە ناو زەهنت ئەس هەمان لەحزەی نەخۆست شخصیت بالای شیخ مرا مجذوب خود ساخت در دل گفتم ای کاش مسیحیت هم به این حقایق آشکار پی می برد مسیحیت دستگاه واتیکان جهان مسیحیت خود مسیح دین مسیح چه شکلی همه مسیحیت بکام حقایق پی مرد مسلمانم پی خاصی کنو کر خاصی کنو اره ناوی بیداگیریان که باوک صاحبان در بیرون هم کارب که دێمانە کە کوڕە خاسن و پیای خاسی کن و ئەمانە دواکەوتگەن لە تۆ دێتر ئەمە خواداگێ لیان تۆ بۆ هاتکی بەیلیان تۆ بۆ هاتکی بەیلیان دێمان دواکەوتگن و تۆ قدرەتە هەسوو سروەت و هەسوونی وەی دنیا گرتکە و تۆ بۆ هاتکی بگذارین ئێستا ڕاتە لای خالی نەجار نام نجار خالد بود و در موقعی که از کار برای نهار دست می کشیدیم نجار مطالبی را در فضائل خالد ابن ولید فاتح اسلام می گفت و او را از اصحاب پیامبر می دانست که مخالفان اسلام را از پای درآورده هرچند با عمر میانه خوبی نداشته است و احساس می کرد که اگر عمر به خلافت رسد او عزل خواهد کرد و همین هم شد چه دلیلێکی از ئیسلام ئاغا لە داستانە نەجارێکی دارتاشێکی وەکو خالی تورکە لە ئیستانبوڵا بگا بە داستانە خالد بن وەلید بڕواتە سەر عومەر بن خەتاب و بێژی عومەر قینیەها لە خالد و خالد سەردارێ فاتح ئیسلام ئاخری وەختی عومەر گەیی و خلافەت لای برد ئیسا قسە بوو ئەکا چ ڕابتێکی هەز بەم داستانە ئەم نکتە خیلی مهمە تفی بکاتە ناو زەهنەیەوە چونە خواروێژێ ئەمما خالد نەجار مردی فاسد الاخلاق بود
بیجهت به من بیش از کارگران دیگر ابراز اعتماد و علاقه می کرد و من علت آن را نمی دانستم. شاید به خاطر آن که هرچه می گفت بیچون و چرا انجام می دادم و فکر میکردم و با اون در مسائل دینی و نشغلی جر و بحث نمی کردم. یعنی چون جر و بحث اوانی تر جر و بحثی نکرده مورد مسائل دینی چی بون؟ چرکس بون، یهودی بون، مسیحی بون، کی بون؟ ئەمانە گشتی داستانە ها تا تو ئەم تڕەهاتەکە ئەو لە ئەوەڵ و گەلێکی و باوەڕی بکەین. چند بار وقتی مغازه خلوت می شد حس می کردم که خالد به من سوء نظر دارد. شیخ احمد به من گفته که لواط در اسلام از معاصی کبیره است. یعنی اگر شیخ احمد نەیوتایە لەوات معسیەتێکی کبیره است ئەم حتما لەواتەکەیە کرد. خوا و دایگەی شیخ احمد ئەفەنی وتی کاکە لەوات معسیەتە گەورەزە کەبیرەز نەکەی. ئەم چون ئەیزانی معسیەتە کەبیرەز لەواتی نەکرد. نەیداوە خالد. بله. با این همه خالد اصرار می‌ورزید که با من این کار را انجام دهد. او چندان پایبند دیانت نبود. ولی ام لسر و باس خالد ابن ولیدی اکردو تاریخ اسلامی حالا شکاندو ولی پایبند به دیانت نبود. و در باطن عقیده و ایمانی نداشت اما ظاهرا خود را پایبند دیانت جلوه میداد. اکثریت ام مسلمان معتقدانه و اموتی هر کامیان به اندازه‌ای قەشەیەکی مەسیحی لە ئاعتقادات ئەزانن و هەڵناگەڕێن و لەم دینە گەشتیان هەتی و بازن لە پشتۆ خەریکە یەکتریەون لەواتکارن. ئەمانە وا عقایدیان فرە محکەمە و دەست ناخوا. ئەمە لەگرا زەعفە ئەوەڵی دۆزیوە گشتیان لەواتکارن. و درۆ پایبەندی دینیان نییە. دەیتۆ خۆ لەسەرەوت هەردانەی مسلمان وەسە قەشەیەکی مەسیحی لەو ئاگاهترە و لەو معتەقدترە و ناتوانی دینیان لەبین بۆین. ئیستا تۆ ظاهرن ئەتوانی بەدانەیە ما تحت هەرچی شتە لە کاورا بسێنی. روزهای جمعه به مسجد میرفت ولی نماز خواندنش در روزهای دیگر هفته مرا مسلم نبود. به هر صورت پیشنهاد شرم‌آور او را رد کردم. یعنی کارم نکرد. او پس از چندی با یکی از کارگران دیگر که جوان قشنگی از مردم سالونیک بود و ضمناً خود را جهودی جدید الاسلام معرفی می کرد آن کار شنیع را انجام داد. تواو دانه دونمی جولکەی سالۆنیک زەریف کار شەنیع لەواتی داوە کاخالت. هێشتی کاخالت تەجاوزی پێ بکە. ئەم خواهری ناگرێ مەمور ڕەشید دەوڵەت بریتانیاست نایکاو کارم. خب با بڕۆینە بەشەکانە تری. حیف و مەشەیە گشتیمان بخوێندایەوە بەڵام ناکرێ. من بۆ خاترەوەی یاران ڕاپەڕین بە باشی لە مەوزوعەکە تێبگەن یە فەرازهایەکی لێ انتخابەکەم و بۆتانە خوێنمەوە. چون هەر تیکەیەکی هەر خەتێکی جێگەی قسەکردنە. متاسفانە چون پێ و من نەمتوانی تەرتیب سەفەحاتەکەی
مثلا 8. موضوع مهم دیگری صفحه 82. موضوع مهم دیگر فراهم ساختن موجبات ایجاد کلیسا و کنیسه است. باید با ذکر شواهدی از قرآن و حدیث و تاریخ اسلام به مسلمین تفهیم کرد که عبادتگاه‌های اهل کتاب مورد احترام است. در قرآن آمده اگر خدا مردم را منع نمی کرد آنان کلیساهای نصاری، کنیسه‌های یهودی و آتشکده‌های زرتشتیان و مهرپرستان را ویران می کرد. از این آیه مستفاد می شود که مراکز عبادت در اسلام محترم است و نمی توان آنها را نابود ساخت. 9. احادیثی از پیامبر اسلام نقل شده که حکایت از انکار دین یهود دارد، نظیر بیرون کنید یهودیان را از جزیره العرب، یا دو دین متفاوت در جزیره العرب نگنجد. به هر حال باید در اصالت و درستی این حدیث تردید را روا داریم. مثلا باید گفت اگر این گونه احادیث صحیح بود هرگز محمد همسر یهودی اختیار نمی کرد و بعضی از صحابه مانند طلحه همسر یهودی نداشتند، یا با مسیحیان نجران قرارداد صلح امضا نمی کردند. اما خریک ایجی دخالت های که قراره اما بیکین چه شکلیه؟ سیانزده. باید در خانواده ها نفوذ کرد و روابط پدران و فرزندان را تا بدان حد تیره ساخت که دیگر زیر بار نصیحت و تربیت بزرگتران خود نروند و زیر تأثیر فرهنگ استعماری قرار گیرند. در این صورت ما می توانیم جوانان را از حوزه نفوذ عقاید دینی خارج سازیم و ارتباطشان را با علما قطع کنیم. ام بنده که دایانه خلیک ایجی اصول امی لم جامعه خلیک مردم اواتر ریوا دینه و ام مردمه هیچ تکیتریان بجگل دین نیه، اوش دین اسلام عامل اصلی قدرت ام مردمه دین اسلامه. لذا و علماء اسلامیه اشی مکاری بکن مردم نه لعلماء قصش نبیان بوید نه لگورکان خویان. توجه کن. خب آل اقرا دوباره موضوعك اخاته پشت جوی. ام تکنیکانه بکار گیریاگن اما بر علیه اسلام بکار نگیریاگن. اوی خطرناکه کردیت بو، انسان کردی بو و امانه هر گرک یعنی داستانه که بونو سر اسلام. خب خلاصه لموارد نشست فرانسه و روسیه و انگلستان لإداره امورات مستعمرات و نفوذ لجهان اسلام. 1. همکاری گسترده و مؤثر با امپراتوری روسیه به منظور نفوذ و استیلا بر مناطق مسلمان نشین جنوب کشور، بخارا، تاجیکستان، ارمنستان، شمال خراسان و ماوراء النهر، و نیز همکاری با روس‌ها در تسلط بر سرزمین‌های ترکمنستان و آذربایجان که متعلق به ایران بودند و در مرز آن کشورها قرار داشت. ببزنن دولت ملت بناو ایران موجودیتی نیه او حتی ناتوانی ناو سلسله پادشاهی که قرار بیت سرکار معرفی بکه. آنچه بناو ترک و ترکمن لیو دواتین ناوم سرزمین ایمه لتوریز و آستارا و لاو مناطق شمالی دایان انین که امرو بوگن به تخم ترککان کرکان چنگیز امانه هاورده دست امپراتوری روسیان. امانه مشتک لو قفقاز نشینانه بیاوانکان قرقیزستان و امانه بون و پشت مریان گرتن هاوردیان خالیان کردن ناو سرزمین ایمه لپروسسی کی 100 ساله هاوردنیان.
کە کتاوە تاریخیە نقشەیە جغرافیایی شارەکانە ئێران مەسەڵەن 160 ساڵی پێش شارە تەورێز نیشان ئەدا و شکڵە مستەتیلێکە و 5,000 نەفەر جەمیەتێتی. بەڵام هەر لەم شاری تەورێزە ئاغای عەباس میرزا 30,000 نەفەر لەشکری مهیا کردگە بۆ شەڕە تزارە رووسیە. جعل تڕەهات مشتێ تورکە جوولەکە مەسیحیان فڕەداناوە سەرزەمینە ئێمە کە لێو دوابوون بە کۆڵەکەی شێعەگەری دینە یەهود ساختە دینە یەهود ساختە بە ئەرکان و نیات و سیاسەتە یەهودیەکان. مشتێ تورکە بێهویەتە قوڵامە جنسیان فڕەداناوە سەرزەمینە ئێمە هاوردنیان. پس ئالەگرا تۆ هەمکاریە تزارە رووسیە ئەوێنی لە داستانەکە. 2. هەمکاری با پادشاهان و ئیمپراتوران فەرەنسە و رووسیە تزاری در تنظیم برنامه هەماهەنگ و جامعی برای در همشکستن سەرنگونی حکومت‌های مسلمانان از داخل و خارج. درۆکە هەمکاری سیانی تەک یەکتری بۆ دروستکردن کۆرپۆریشن تحت ناوە دەوڵەت لە سەرزەمین عەزیمە کوردەوارە بەر عەلەیه ئومەتە کوردی. لەگرانە حاکمێ موجودە نە دەوڵەتێ موجودە نە ئیمپراتوریە موجودە. ئەم سێ قەرارە بە یەکتری و هەمکاری بکەن لەژێرە فەرمانە کلیسا و کنیسا کە سەرزەمینە کوردەوار شەقشەقکەن پڕی بکەن لە مشتێ هاوردەی جوولەکە و ئەرمەنی و مشتێ هندیە پارسی بێرنیەگرا مشتێ ئەرمەنی بێرن بۆ شارسازی و بیناکردن شار بەناوە کارگەر مشتێ ئاسووری بێرن لەژێرە دەسە ئەوانە و مشتێ جوولەکە بێرن لەناو ئەم شارانە زندگی بکە ڕەگە حیاتە شارەکان بگرێتە دەسۆ لە خەتەنەکەر تا دوعانویس تا ڕەماڵ تا گۆرانی بێژ تا تاریخ نویس تا مەلا تا شێخە تەریعەتە بێتۆ جوولەکە کە ئەم جەمعیەتانە کۆنتڕۆڵی بکەن جەمعیەت بێرن کۆنتڕۆڵی بکەن جەمعیەت بێرن کۆنتڕۆڵی بکەن. دامن زدن به اختلافات و منازعات دیرین دولتین عثمانی و ایران. دامن زدن به اختلافات دولتین عثمانی و ایران. ئالەگرا دووبارە ئێران و عوسمانی کردە دوو قوتبە گەورەی جەهان ئیسلام، یەکی شیعە و یەکی سنی. و شعله‌ور ساختن آتش اختلافات و دشمنی‌های قومی نژادی بین ترک‌ها و فارس‌ها لەگرا قومی نژادی تورک و فارسی بۆ تۆ دروست کرد. تورک فارسە فارس تورکە هەر تکیان بنە جوولەکەن. جوولەکەی ئێرانی جوولەکەی یعقوبی ئیبراهیمیە جوولەکەی تورکیە جوولەکەی دۆنمیە خەزەریە. تەوەجۆکەن لەگرا دوو ملەتە بێدایک و باوکە جوولەکەی حرامزادەی بۆ متەوەلد کرد بەناو ملەتە حرامزادەی تورک ملەتە حرامزادەی فارس. موجود نییە و موجود نەبووە. ئەگەر ئەمڕۆ یەک عیدە تحت ناوە ئەم زوانەیە دیشە تورکی و فارسیە ئیدعاکەن کەمانە ملەتن لەم کتێوە لەم تاریخە ئەم دوو ملەتە موجود نیەن. مشتێ قەبایلە وەحشیە برسیە جوولەکەی حیز تحت ناوە هندیە فارسی تحت ناوە ئەرمەنی تحت ناوە جوولەکە فڕە ئەدەنە ناوە سەرزەمینە ئێمە و بۆیان مراکز سازی ئەکەن سیستم سازی ئەکەن بە کۆمەکە خۆیان و بە کۆمەکە کۆمپانیە هەندە شەرقی تزارە رووسیە و کۆمپانیە هەندە شەرقیە فەڕەنسا. تبلیغ مذاهب پیش از اسلام، حتی آیین‌های متروک و از یاد رفته بین النهرین و ایران و مصر و برافروختن آتش اختلاف بین پیروان و مذاهب مذکور. تمام قسانە کەیکە تحت ناوە تسلط بر جهان اسلام بو نابودی تهدید اسلامە. ئەمە كلن ئادرس انحرافی وانیە. ئەمانە اتفاقا ئیسلام دووبارە تێرنەوە. ئیستا بۆ خاتری ئەوەی کە کوردیەت لە بینگۆ نێشێ چی بکەن؟ ئێشێ ملت سازی بکەن، قومیت سازی بکەن و ئێشێ چی بکەن؟ ئێشێ فەرەق مختلف دروست بکەن.
کە ئەم جەمعیەتە کوردە پەراکەندە بکەن لە واقعیەت و هۆڤیەتە خۆی دووری بکەن و تحت نامەمەی کە ئەمە ئیسلامە و بچەسپن پێیا و جوولەکە حملەی کردگە و بریتانیا حملەی کردگە بچەسپن پێیانە ناگەهان وەکو قارچک فرقە تێتە دەرەوە فرقە تەسەوف تێتە دەرەوە تەسەوف بە ئەشکالە مختلفە تەسەوفە نعمەت اللهی لە تەورێزە شار تەورێز ئەگرنە دەسۆ مشتێ ئەرمەنی جوولەکە مشتێ بەچکە تورک بەچکە وەحشیە ناوە بیاوانە شێرە چادر بناوە تورک تێر ناوێ نعمەت اللهی تیا دروست ئەکەن تێرنیە منتقەیە معڵی اللهی دروست ئەکەن قادریە دروست ئەکەن نەقشبەندیە دروست ئەکەن دروستی ئەکەن بۆچی بۆ خاتریوی جەمعیەتە کوردی ئەمانە جەم بکەنە دەورە خۆیان کاورا لە پڕێک و تەکیە دروزەکە کەسێ نافامێن تەکیێت پوڵەکەی لەکوێ ئاورد کێ دایبەتەوە تو چۆن بگوی تۆ شێخ شێ عەبدولسەلام تۆ چۆن بگوی تۆ شێخ تۆ چۆن بگوی تۆ شێخ کام مەدارج علمیت لە کامە جێگەیە و حەوزەیە علمیە تەی کردگە بە کامە کەرامات و بەمەگەیگی تۆ کێ ئەم پوڵ و سروەتت پێدا ئەم ماڵە دائنی وەم زمینە داگیرەکەی وەم تەکێ دائنی وەم سفرە و خوانە دائنیت و دەروێش بێت و دۆرا و حەیتەران بکە و حەی ئەڵڵا بکە و بێت و بڕوات و تۆ بۆ خوات هەرچی کارە بیکەی لە دوعانیویسی و ڕەماڵی و پزیشکی و هەرچی کارەوا جوولەکەی کاتۆ بیکەی کێ تۆ دروسەکە ئاوا ئیدەیەک مردم ئێمە جەمەکەنە دەورە خۆیان مەرحەلەی ئەوڵ مرحلەیە ئەوڵە دەوڵەت سازی پەسێشە عوسمانی و دەوڵەتە قاجاڕیە دروستکەن و دروستیەکەن واگذاری قسمتی از اراضی شهرها و روستاهای ممالک اسلامی دەیتۆ لەگرا ئەیژیت ئەمانە قدرەتن لە بەرامبەرە ئێمە دی تو چۆن ئەتوانی دەخڵ و تەسەڕفکەی مەراکز وە زەمین بەی وە خەڵکی ئیلا ئەوەی کە تۆ هاتیتە ناو ئەم سەرزەمینە و لە شێوەیەکی ترا لە ڕوخسارێکی ترا خەریکی کارکردنی تحت ناوە شێخ تحت ناوە مەلا تحت ناوە دوعانویس و نوشتەنویس تحت ناوە حکوومەت خەلیفە تو تحت ناوە ئەمانە تێیتە ناو خب ئێستا خەریکە لەگرا ئێژێ چی بکەین چی بکەین واگذاری قسمتی از اراضی شهرها روستاهای ممالک اسلامی به صورت اقطاع به اقوام غیر مسلمان مانند واگذاری مدینه به یهودیان بندر اسکندریه به مسیحیان شهر یزد به زرتشتیان پارسی یعنی هندیەکان هند ئەوانەی بەمبەی اطراف خلیج فارس بوشهر و غیره به هندوان ببخشن در عراق عماره در عراق به صائبیین کرمانشاه به علی اللهیان موصل به یزیدیان اطراف خلیج فارس بوشهر و غیره به هندوان در ناحیه اخیر باید قبلا هندی ها را اسکان دهیم ای تکلیف لشکر پرتمطراق پرتغالی های استعمارگر و قرار بین ایران عظیم صفوی داگیر کن و شاه عباس کبیر بندر گمبرونیان لی اگریتو اویتو بندر عباس اما چی اوید تکلیف اما اویتو چی دیسن لگرا بوشهر موجوده نه بندر موجوده نه حیچی لگرا موجوده تو قرار مشتی هندی بیری فریدیت اگرا که لکنترول دس امانویته دی ئامە خارجە سەکەنەس و کەسی تیانیە و نەبەندەری واتیا و خەریجێکی بۆگەنە و تا زەمانێک کە ئەهەمیەتە نەفت بەیاناوێت هیچ تەئسیرێکی نییە و کەسیش لە دەوری ئازەندگی ناکە تۆ ئەم هندیانە بۆ کۆچە دەیتاوی گەرەکتە چی بکەی لە تەهدید جیهانە ئیسلام جەڵەوگیری بکەی دەی تۆ لە هندوستانە تەکە 120 ملیۆن مسڵمانە ئەو وەختە ڕوبەڕوویت و هەچێ بە تۆ ناکەن هەچێ بە تۆ ناکەن فۆقی دوو قیامەکەن و هیچ دەی تۆ بۆ تێشاری یەزد تۆ بۆ تێشاری یەزد پڕ ئەەکەی لە هندیانە پارسی پارسیانە بەمبەئی ئەیانکەی تۆ جەڵ توشتی
تۆ بۆ تێی لە کوردەوار ئێمە لە مرکزە عەزیمە نفوذ گۆرانیە فرقەیە عەلیوڵڵاهی تحت نظارەتێ تەکایای مشەشعی و زنووری و ئاتەشبەگی و حەیدەری و ئاسەی بەراکە دروسەکەی بۆ تێ ئەم کارەکەی بۆ تێ ئەم کارەکەی بۆ خاترەوەی کوردیەت بشێوێنی نە ئیسلام بشێوێنیت نا تۆ نایە ئیسلام بشێوێنی تۆ تێ شیعە متەوەلدکەی تۆ تێ اتفاقا زەهنە ئینسانە کوردی لە کوردیەت منحرفکەی تۆ تێ سەرزەمینە کوردەوار داگیرکەی بە مشتێ ئەرمەنی تورک بە مشتێ هندیە پارسی بە مشتێ جوولەکەی تێ هەڵدریاک و شەهرسازی بکەی وەکەوەی کەسە لەگرا بەحسیەکەی تۆ تێ ئەم کارە بکەی و ئەم شارە احتیاجی بە چییە؟ بە دینە لذا لە هەر جێگەیەک و شێخێ دانی تەکیە دانی دووکانە لەبەرەوەی هەر کام و مشتێ بگرن لە هەرچی شتە دانی نەقشبەندیە و قادریە و تێ هەڵدریاگ و کەس نەزان و گەشتی فاسد تەکیە حەیدەری و زنووری و ئاتەشبەگی و بەڕۆ پەڕۆگە شێ عوبەیدوڵڵاه تێ هەڵدریاگە نەهری و شێ سەعیدە پیرانە تێ هەڵدریاگ و ئەم گشتە شێخە و شیعە سەلامت بارزان و کەس نایژێ ئەم شێخیە بۆ لە مەلامەچەی بارزانی تەواو بوو گەیە بنەکەی ئەم کەراماتە چووتە لە بین چوو بێ بڕۆن دانەی نەقشبەندی لە ئاڵمان تەکیەی دانیاگە دانێتر لە نەقشبەندیەکان ێژی باوە ئەمە زنای مەحارمی کردگەتەوە وەزی خراوە ئەم تەکیەی دانیاگە لە ئاڵمان باڵێ واگذاری طرابلس در لبنان به قبایل دروز و گارز به علویان شیعه و مسقط در عمان به خوارج. پس از اقدام به واگذاری لازم است در تقویت بنیه مالی نظامی این اقلیت‌ها با کمک‌های مادی، تجهیزات جنگی و اعزام کارشناسان نظامی و سیاسی مجدانه کوشش به عمل آوریم تا پس از مدتی این اقلیت‌ها همانند خاری در چشم مسلمین باشند. یعنی در چشم مسلمین کی باشند؟ مسلمین کی؟ مسلمین کجا؟ کی؟ مسلمین بنگلادش؟ مسلمین سواحل عاج؟ مسلمین مغرب و مراکش؟ چۆن ئەمانە دوای مدەتێ ئەوەن و خار و ئەڕۆن و چاوە مسلمینە کوێ دێمەگەرمانە خۆیان مسلمان نەوگەن ئەی بۆ کەسێ نایە تاریخە ئەم تەسەوفە دەربێرێ بزانین لەکوێوە هات چۆن هات چه شەکلی هات ئەمانە چۆن تا یەکام مەسیر بە کوێ گەین بەمەی کە بوونە ئەمە کە ئێمڕۆ هەن چه ئەتەفاقێک هەفت کۆنت دۆگۆبینۆ چی ئەکا لە سەرزەمینە ئێمە ئەم گشتە تاریخنگارە ڕووس و فەڕەنسەیی و ئینگلیسی در مورد گۆران و سەرزەمینە کوردەکان بۆ بەحسەکەن بۆ کتاوە تاریخمان بۆ ئەنووسن چه ئەهەمیەتێکمان هەسێ ئێمە جەهان ئیسلام کۆنتڕۆڵکە نەچێتە بەرەو ئەرێ دەتو ئۆڕەدی بەرەکەی لە هندوستان گرتگە تو خود لەگراتی ئەسەموڵەیتە دەسە ئەمانە دەسە کی؟ ئەیتە دەسە کی؟ تو خود تورک سازیەکەی مسلمان سازیەکەی لەوێ تو خود لەوێ خەلیفە سازیەکەی تو خود لەوێ شیوخ دروست ئەەکەی تۆ تێ لەم سەرزەمینە کوردەوارە لە هەرکوێ جەمعیەت نییە جەمعیەت سازی بۆ ئەەکەی شارسازی تیا ئەەکەی هەڵەوجە دروست ئەەکەی سلێمانی دروست ئەەکەی هەولێر دروست ئەەکەی دروستی ئەەکەی تۆ دروستی ئەەکەی خەڵک لە خۆی ناپرسێن پوڵە کێ هاوردی ئەم سکەی عەشرەفیە لەکوێ هات کێ هاوردی ئەی ئەم مشتێ ئاغا و بەگە دەگادارە کێ حقوقی پیانن دەوڵەتی بریتانیا بۆ حقوقی بەمانەدا
چون تمام عقاید ئەمانە تەشەیع و تەسەوف و نازانم ئیخوان و مسلمینی و وەهابی و سەلەفی چۆن ئەمانە گشتیان ساپۆرت ئەون ئەم گشتە قودرەتە لەکوێ تێرن ئەم پوڵە لەکوێ تێرن کێ ئەم گشتە مەکنیە بۆ ئەمانە حازر کردگە چۆنەکەم وتونامان گشتی لە ناوی مەراکز و دانشگاکان ئەمانە تێتە دەرەوە ئەمانە لە ئیسلامە ترسیان ئیسلام وا بە ئەتراف خۆیان ئەگەر ماسەکار بەمەنی ئەمە ڕاستە دروست ئێمە حەزی پێەکەین حەزی پێ ناکەین لە بنیاد و شەڕە سەلاحەدینە ئەیوبیش دروست با درۆوێ دێمە تۆیژیتی تا زور سەلاحەدینە ئەیوبیەوە قەپتان کردو بەسەر ئورشەلیمە نە تورک ئەیتوانی بەرتان پێ بگرێ نە عەرەب ئەیتوانی بەرتان پێ بگرێ سەلاحەدینە ئەیوبیش جەعلە بۆ خاترەوەی کوردی پێ بخەسێنن ئەویش جەعلە تاریخە مشکلێ نییە دێ باشە ئەم ئومەتە موسڵمانەوە ترسیا و خەسیا و حیچ کارێکی نەکرد تۆ گەرەکتە چی کۆنتڕۆڵکەی بەر بە نفوزە ئایاتە قورعان بگری دەیسە چۆن بەری پێ ناگری خەڵک نوێژی جمعاگری لە پاریسا و لە لەندەنا و لە ئەمریکا و چۆن بەری پێ ناگری چۆن ناترسی لە مەتنە ئیسلامە ئیستا چۆن ناترسی لێ و پیکر اسلام را آزرده سازند و تدریجاً توسعه و نفوذ و اقتدار آنها در منطقه سبب نابودی حکومت‌های مسلمان گردد و نفوذ اسلام به ضعف و فتور انجامد. طرح نقشه بسیار دقیق و عملی برای تجزیه حکومت‌های مقتدر ایران و عثمانی. تو لسر و تو ضعیف و فاسد پدر سوخته تو لگرا چون امانت کرده حکومت‌های مقتدر لا وای ما حزیب بکنی براستی حکومت ایران فرق قدرتمندو براستی حکومت عثمانی فرق قدرتمندو امانه توطئه‌یان کرد نابودیگن نه امانه ساختیان اما متن سازنده از متن نابودی نیه امانه ترک ساز ایرانی ساز فارس ساز عرب ساز و کورپوریشن ساز امانه دین سازن مردم لطریق دین و کنترل اکری امانه خاص ازانن ماکیاولی شوتی مردم لطریق دین و کنترل اکری فقط یک امت لم سرزمینان نی انتو انی کنترلی کن بعیش دینی اویش انسان کردی بو چون کردیت خوی جهنبینی بو هر عقیده که هات ناوم سرزمینه ام مردم مخالفتی نیکر چون کردیتی هبو او دنیای جوری کی تردی أنا فلان كس بيأخاسد يودي بيأخاسد شو خوي بيأخاسدي ولا قوانين خوي أكرد ولا نورم خوي بو زعم إسلامك كرد بوجيسي تكام إسلامه وإمرو تبليغه كان أسمع تزي فرقسي أمثال وكو علوي وآية الله مردوخو أمثال وكو تكايا كسنا زانو أمثال وكو تكايا قادریه و نقشبندیه و امثال وکو اوقاف و مشتتی هەڵدریاگە سەلەفی و سەدەفی و مەخرەجی و ئەمانە پەدیدەی جەدیدن ئەم ئیسلامە ئیسلامە مۆدێرنیزە کریاگە بە بڵنگۆ کریانە و گوێ مەردم بە تەلەڤیزیۆن و سەتەلایت و ماهوارە کریانە و گوێ مەردم ئەم ئیسلامە کریا تبلیغ عقاید و مذاهب من درآوردی و ساختگی در مناطق اسلامی با برنامه ریزی آگاهانه و منظم به گونه‌ای که تبلیغ پس از ارزیابی زمینه‌های مساعد فکری در اقشار مردم صورت گیرد. خلاصه بیگدار به آب نزنید. مثلا برای پیروان تشیع که علاقه زاید الوصفی به ائمه خود دارند اما دستور کار ام جاسوس سو واحد نقاط ضعف اسلام پیدا کرد لندن و دستور کاری هم ویانرگن مذهب حسین اللهی پرستش حضرت صادق علیه السلام مبالغه در شخصیت امام غائب موعود عجل الله مبالغه در شخصیت علی ابن موسی الرضا
فرقه 8 امامی ترویج شود. مناسب ترین نقاط برای هر یک از این مذاهب از این قرارند: حسین اللهی کربلا، پرستش حضرت صادق اصفهان، پرستش مهدی عجل الله سامرا، 8 امامی مشهد. طبق نشر و تبلیغ این مذاهب جعلی نبایستی منحصر و محدود در مراکز تشیع شد. خود شیعه جولک سازه دوباره آدرس انحرافی پیدا. تو دوباره آدرس انحرافی پیدا لم تکایا و تصوف و نعمت اللهی و چوزان حیدری و زنوری و مششعی و امانه که دروسیان کرده گشتیان یک کاسب که تولیو دا تحت ناوه تشیعی که اما انحرافاتی تدریاغه کنه خود تشیع انحراف دین جولک سازه که موجود نو كتيرني. پس هدف اما چیه؟ اما گره کسی بجه دین شیعه مذهبك اسلامی منسجمی قدرتمنده که لمقابله اما ویسیاده بچین ام دین شیعه قرار کن حسین اللهی و 8 امامی و زیدیه و اسماعیلی و امانیانه بود دروس کن که لیو دوا تشیع وقتی بخویتی تو ام کتاوانه ایمه اوینی تو مبارزه تکزد استعمالیه که چی بکا؟ تمام ام فرقه كوكاتو الشيعية الراستقينة دربيرون خمينيات استعلي خامنئي قال لك كشتمام كاتو الشيعة والله ما ناكتا كشتمام كاتو الشيعة. خود الشيعة دين يهود ساختس، اساس و بنياد يهود ساختس، بنابودي امة كردي، بنابودي كرديات. اشاعه زنا و لواط، شرابخواری، قماربازی از اهم برنامه هایی است که باید در بین مسلمانان رواج یابد. در توسعه و ترویج این گونه مفاسد باید از پیروان مذاهب پیش از اسلام در این مناطق که خوشبختانه شمارشان کم نیست حداقل استفاده به عمل آید. وکو که وكو يهودي وكو أرمني وكو آسوري لما نستفاد بكن بوم كارانوتي. يعني يهودية كان چی بكن؟ يهودية كان لش فروش خانه دابنين، أرمنية كان عرق فروشي دابنين، كارباس گوشت برازه بيبن، روابط جنسية راحت برقرار كن. لوات ديتو لسروتو اي خالد خوي لوات كارو است مردم تشويق كيتو لوات اي بابا مردم ايما يستحزك ابا جاي ومي اوني كامبيني بوغران هاشتاج خشتاج جاي حزي بيكين براستي وبالشروع المجديد بيشكوتي كدقو اما نو تشبكنو ديتو واسا مقواني مقريو وانايجن اما كارا كيس حيوان لخوي وما اتفاقا كافي هروان لخوي وخدمات توريستي وسكس وفحشة وسريال هاي مختلف تيرنا والجامعة هروان لخوي بوچی شمكا اسلام لبين بوان نا بشريات لبينوان كرديات لبينوان قدرت لبينوان كاوراي شبه ترين وسعادت من ترين وآزاد ترين زندگي بكا يكانوا فاحشة يكانوا معتاد شيشي ای کنو جولکا و مسیحی، ای کنو بهایی، ای کنو کورش باز حیز وای بیکن. کوشش در انتصاب فرمانروایان فاسد و ناپاک برای تصدی امور حساس در این ممالک و رعایت این اصل که حکام ولایات باید از اعمال وابسته به وزارت مستعمرات انگلیس بوده باشند. حاکم ولایتکان دابنین که ایشه کارمندان مستعمرات بریتانیاون و خلاصه برای آن دولت کار کنند و از آنجا دستور بگیرند. ضرورت دارد که مقاصد ما پنهانی و به وسیله این افراد ذی نفوذ در این ممالک از قوه به فعل درآورد. بزنن من امتی که توضیح بم
شاید ئێوە فرە بیستێکتانە لەوانەی کە تەحتە ناوەم حکوومەتانە ئیدێ تورک پیا ئەوێ زدە غەربیە ئیدێ فارس پیا ئەوێ زدە غەربە وەکو ئەمسالە جەلالە ئالە ئەحمەد و وەکو ئەم داستانەی سپاهیانە جەدید و شیعەهای جەدیدە کە بەحسە ئستعمارگەری و چەپەڵی دەوڵەتە بریتانیا ئەکەن و بەحس لە جەهانە موسلمینەکەن ئەمە کاملەن ئادرسە انحرافیە بۆ خاترەوەی کە ئەمانە ئەسڵ و ئەساسە دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە و دەوڵەتە عێراق وەکو هەدەفە ئەسڵیە نظام سڵتەی جەهانی و جودۆ کریستیانەتی قبول ئەکەن خستیانە سەرجێی سەر شەڕەکە وێت و زەڕگەری کەسێ لە خۆی ناپرسێمانە هاتکن ئیسلام لەبین بووە کێ بەری بەبەردەم کرد کە داجە چادر کاتە سەری و بڕواتە مزگەوت و زەکە کێ بەری پێیان گرتگە ئەم ئیسلامە چه قدرەتێ تەولید دەکا چه قدرەتی کوا و قدرەتە تەولیدی کردگە ئیسلام کوا دابێرینی نمونونەکانی بێرن چۆن لە خۆی و دینێ لە خۆی و قدرەت تەولید دەکا لەگرا ناتکن ئیسلام لەبین بووەن لەگرا هاتکن نظام سڵتە سەرزەمینە ئێمە بێریتە ناو معادڵاتە خۆی تا حاکم بێ بەر کوڕەی زەمین لەگرا هاتکە بەر عەلەیه ئومەتێک و بەر عەلەیه جەهانێک کە بەرخەلافە جەهانە ئەوانەوە ئەوە کوردیەتە بوێسێت هاتکە و کارە بکە ناتکە ئیسلام لەبین بووە هاتکە کوردیەت لەبین بووە چون ئەو ئەساسە دەوڵەتەکان دائەنێت ئەو شەهرسازیەکە ئەو مۆدەرنێتە تێرێت ئەو مردم ئەکۆچێنێت ئەو ئیمکاناتەنێتە اختیاراوانی کە سیستەم دانێت لە سەرزەمینە ئێمە نه ئەو دەوڵەتێ بە ناوە دەوڵەتە عوسمانی مەوجود نییە کە کارمەندە فاسد بخاتە ناوی کە جوولەکەوێ مە ئێمەوە زەڕەبین بگەڕێم زین لەمە جوولەکە زیان نییە نه خودە سیستەمەکە جوولەکە سازە دەوڵەتێ لەگرا مەوجود نییە عوسمانیە مەوجود نییە ئەو حتا ناوە دەوڵەتە قاجار ناری تەکلیفی مشخص نەوە چه دەوڵەتێ لە ئێراندانێت هەرێژە دەوڵەتە ئێران نایریتی ئالەک لاسە ئێوە اشتباهەکەن داوە چ پڵن و نە تو داستانەکەت نەفەهمی دەوڵەت سازیەکە ئەمان کردگیانە تو ئەڕووی بە شوێنی مهرە فاسدەکە مهرەکە فاسدە و خۆی ڕووی ئەکا خۆی باسیەکە خۆی گەرەکێ تۆ وا قسە بکەی خۆی گەرەکێ بێژێت تر نفوزی بووگە و ئینسانهایە حاج إبراهيم خانە کەڵانتەرە فاسد موجود بووگە و جوولەکە بووگە حاج إبراهيم خانە کەڵانتەر دەی تۆ ئەگەر حاج إبراهيم خانە کەڵانتەرە قبول کرد ئێشە حکوومەتە زەندیە قبولکەی ئێشی ئاغا محەممەد خانە قاجار قبولکەی ئێشە داستانە ئەحمەقانەیە ئەرگە بەم و شارە کرمان قبولکەی ئێشە داستانە دەرهاوردنە 20,000 جفت چاو قبولکەی وەختە تۆ ئەمانتە قبول کرد ئەو جار حکوومەت ئێرانی حاڵەتە تەبیعی وەخۆی ئەگرێت ئەو جار تۆ نافەهمی تۆ مشتێ هندیە فارسی جوولەکە مشتێ تورکە جوولەکەیان بۆت هاوردگە ڕژاندیانە ناوی سەرزەمینەکە ئمڕۆ ئاغاییەکەن و ئەربابیەکەن و فەساد و فەحشاکەن و نابودی ئەکەن لە سەرزەمینە ئێمە ماهیەتە ئێمەیان لەبین بردگەوە فاسدیان کردگەوە نابودیان کردگە ئەمە اتفاقەسەوە لە سەرزەمینە ئێمە کەفێ و ئێمە اشتباه ئەی خوێنینەوە ئەمانە شارسازی ئەکەن دینسازی ئەکەن بۆ ئێمە لەبەرەوەی ئێمە لەبین بۆنان تو تەکی ئیسلامە هیچ چاڵەشێکی جدیان تەکی ئیسلامە نەوگە وەنێزیان خۆیانن فرق بۆ ئیسلام دروستەکەن خۆیانن عەبدولوەهاب دروستەکەن وەڵام ئیسلامە یەکدەسوگە ئەمە ئیسلامە یەکدەسوگە لەکوێ یەکدەسوگە کێ یەکدەسی کردگە تحت فەرمانە کێ یەکدەسوگە سوڵتانە عوسمانی دەیتۆ لە پاڵە دەستە سڵتانە عوسمانیە وەکو ئارمینیۆس وامبەری وەکو تۆ 300 ساڵە پێش بەڕاحەتی نفوزەکاتە ئەگرا بەڕاحەتی هەرچی کارە مەیلی هەز ئەیکات هەرچی تاغیراتەکات ئێمە کو قدرەتی دەیخۆ تۆ حەل لەم کتێوە بەحسەکەی شارە بوو گەندی و وێران و مردمە کاول و مردمە کەسیف و چەپەڵ و بەحسەکە هەر نایم کتێوە خەڵکی خوێنێتەوە کەمە وەختم نەبوو بیخوێنمەوە تۆ هاتکی بەر بە ئیسلام بگری مرد حەزبێکەوە بەڕاستی و بەر بە ئیسلام ئەگری ناناتکە بەر بە ئیسلام بگرێ اتفاقاً هاتکە قەشەنگ بە مهرەیە دینە کۆنتڕۆڵت کە بتگرێ و بدواتە ژێرە نفوزە خۆی ئەو ئەوائیلە کە مشتێ شێخ و مەلا و تەریقەت و تەکیەوە بۆ دروست ئەکا بۆ خاتری ئەوەی سازماندەهیت بکات لە حاڵەتە کوردی دەرەبێرێ تەبدیلە بکا بە دەراویشە تەریقەتە قادریە دەراویشە تەریقەتە نەقشبەندیە بتکاتە
دراویش طریقەتە حەیدەریە، بتکاتە دراویشە طریقەتە شا ئیبراهیمی، زەنووری، ئاتەشی، ئاتەشبێگی، فڵانی، نعمەتوڵڵاهی، بتکاتە ئەوانە، بتکاتە شیعە. هاتکەواتە پێ بکە چون تەنزیمە دەکا، ئەمانە قەشان تەنزیمە دەکا، هەر کامیان وەتوان عدەی ئینسان کۆنتڕۆڵکەن، کۆنتڕۆلیانکەکەن هدایەتیانەکەن، وەکو ئاوی خواردن، وەکو ئاوی خوارد مقاومەتەکان لە مەردومە کوژن. بعد لێو دووە ئاخرین مەرحەلە کۆرپۆرێشن سوارەکەن، یە دەوڵەتێکی جەعلی بەناو ئیمتداد تاریخی حکوومەتی خولەفای عوسمانی لەم ئاخر و دانەی عەبدولحەمیدە بۆ هەوا ئەکەن لە 1840 شروعەکە بە حکوومەتە عوسمانی و خاترۆ و کتی و دەستنویس و سکەی عەشرەفی و ئەمانتە بۆ ئەدەنە دەرەوە، تفەنگە شەمخاڵ و موزەی تۆپقاپی و بۆتی ئەدەنە دەرەوە. دارالخلافەی تەهران و حکوومەتە قاجاریە و شەڕە سەفەویە و ئاغازە سەفەویە و بەندەرە گومبرۆن و بەندەرە عەباس و ئەم تۆڕە هاتە فڕەدەنە ناو مەغزت، ئەماناتکن بەر بە ئیسلام بگرن. تۆ هاتکی بەر بە ئیسلام بگری. ئیسلام تهدیدیە کرد. جەنگهای گەورەی ئیمپراتۆر عوسمانی بەر عەلەیه مەجارستان، نفوذ ئیمپراتۆریەتی عوسمانی بەر عەلەیه مەجارستان. چۆن ئەو مەجارستانە گشتی مسلمان نەکریا دەی؟ دەی چۆن ئەم یونانە 300-400 ساڵ لە ژێرە ئشقاڵە دەوڵەتە عوسمانیە بوو مسلمان نەکریا؟ کاری پیانون و خەراج بن و ئەی بوو ئەی عومەر بنە خەتاب ئێمەی وە شمشێر مسلمان کرد، گشتمان زاڵەمان تەرەکی، گشتمان بووین و مسلمان. ئەی ئافرم یۆنانی، ئەی ئافرم ڕۆمانی، ئەی ئافرم بولغارستان. بابا تووڕە هات کریاگەسە ناو زەهنە مەردمە ئێمە، گشتیشی بە عنوانە حەقیقەتە تاریخی تەماشایەکە. ئەیوە ناتوانانی بیخوێنیتە تەشخیص بێ هەدەفم کتیوە لە چییە. هاتکە قێزەونی دەوڵەتە بریتانیا نیشان بە مەزڵومیەتە مسلمانان، نا هاتکە پرۆژەکانی بێژێ چۆن تۆ ئێشێ نابوت بوویت تحریک بکات و زیاتر بچەسپی بە ئیسلام و بچەسپی بە فرقەکەی خۆتەوە و تەف لە بریتانیا و دەی چیەکەی؟ تەمام ئەم شیوخ و سەرانە گشتی وا لە بریتانیا و لەگرات دەرسە خوێنێت و کوڕەکانە دەوڵەتە کاربەدەستانە جمهوری ئیسلامی لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا و لە دانشگاکانە ئەوێ پەروەرداون، لە ئاخرین ستانفۆرد، UCLA، لە کەمبریج، لە ئۆکسفۆردا. ئەمانە زاهرەن بەر عەلەیه نظامە سڵتەی جەهانین، دژمنە جوولەکان، دژمنە ئیسرائیلن. ئەمانە مشتی دەمە قۆپان لە پێ و زەبانهای کوردی بسازیت، پەشتون زەبانهای کوردی بسازیت تا ئاز نفوذە زەبانە عەرەب جلوگیری کنیت. بۆیە ئاغای فاسۆمە هەنێری تێ زوانە کوردیمان بۆ دروستەکە، مێجرسۆنە هەنێری زوانە کوردیمان بۆ دروستەکە، ئەمما زوانە فارسیەکەی تحقیقەتە تاریخی تەمامە کتێوەکانیش ئێوە دروستەکەن. شاهنامەی فردەوسی، تەسحیحە ژولمۆل، مەسنەوی معنەوی، تەسحیحە نیکلسن، تەسحیح نیکلسن، تەواریخ بە تەسحیحە فڵان، چاپە کۆمپانیە هەندە شەرقی. دائما چه منفعتێکی واتیە معلومیە. ئێستا بچن تەمام ئەم محەوەتەی جوغرافیایە کە گەرەکیانە پێبێژن ئیرانە بزۆرگە فەرهەنگی هاتکن بە تۆخمەوە بە دینە شیعە یەهودی تفیان کردە ناوی. تەیە 200 ساڵە گذەشتە مەناتق ئێمە پڕ بووگە لە جافر و حوسەین و عەلی و بۆ گشتی ئەمانە ژێرە دەسە تەکایا بووگن، تەکایای قادریە و نەقشبەندیە و شعبدڵای نەهری و شێ سەعیدە پیران و مشتێتی هەڵدریاگ و نیعمەتوڵڵاهی و ئەمانە جعلیات و تڕە هاتە تەحتە ناوە تەسەووف و هاتکەسە ئەگرا. وڵات تەسەووف بەری گرتکە بە بنیادگەرایی. ئەی بنیادگەرایی کێ دروستی کردگە؟ بۆ ئەم اتفاقاتانە لەسەر زەمینەیە ماکەفێ. دێمانەگە دوشمنی ئیسلام وایەنە بەریان دایە با ئیسلام جەهالەت و کەسافەتە خۆی بمایەت و چکارێکیان بە مەردمە بوو. دەوڵەتە بۆ دروستەکەن، جەنگە بۆ دروستەکەن، جەنگە مەقلوبەت بۆ دروستەکەن، ئینقلاب بۆ دروستەکەن، مەشروتە خاهی بۆ دروستەکەن، ئەمسالە ئاخونزادە و تەقیە ئەرانی و
مەلکوم خانۆمانتە بۆ دروستەکەن، فرامۆشخانەت بۆ دروستەکەن، تورکت جوانە بۆ دروستەکەن، ئەنجومەنە تەرەقی بۆ دروستەکەن، ئاغای جەمالەدینە سەدابادیت بۆ دروست ئەکەن و اتفاقەکە ئەمەسە کە ئەمڕۆ تۆ ئەیوێنی ئیستا ئەزانی بنەماڵەی بارزانی کێتێرێتی کێز ئادەی دانەی بارزانانی بێت چابەتی بک بزانم ئەم شێ عەبدولسەلامە لەکوێ مەدارەجە علمی تێکرد بۆ شێخ بۆچی شێخیەکە تەواو بوو لە مەلامەچە ئەی بۆ بنەماڵەی تاڵەبانیە قادریە شێخەکەیان تەواو بوو چۆن شێخیەکەیان نەمام جەلال تەواو بوو بعد چۆن لێملاوە ئەم دریاوە کەس نەزان ئەو دریاوە وە شێخەکانە تەوێڵەوە بیارە چه اتفاقی کەفت چه اتفاقی کەفت چۆن شێخی بوون تەواو بوو تا بزانن وەختی گەرەکیانە حکوومەت دروستکەن و شار سازی بکەن دین سازی بۆ ئەکەن دین سازی بۆ ئەکەن لەبەر خاتری ئەوەی ئەم دینە خۆیان دروستیان کردگە داگەهان مشکڵ ساز نەوێت ئەدەیەکیش پەیانەون هەر لەم دینە استفادە بکەن لە دەستیان دەرچن تیکە تیکەیەکەن یەکیەکەنە تەکیەی فڵانە کەس و میژەکەنە تەکیەی بیسانە کەس و ئەوژەکەنە تەکیەی فڵانە کەس و تەواو بڕیاوە ئەمە حکایەتە کەس وای ئێمە نایزانین و ئێمە لێ غافڵ بووین لای ئێوە خۆش